ڕۆژ باش. پامنێری تۆڕی میدیای ڕوودا و لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی ڕایگەیاند ئەو پێشمەرگانەی کە لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەرەو باکووری کوردستان شاری ڕۆحا دەچن ئێستا سواری فڕۆکە بوون، ئامادەیە فڕۆکەکە بۆ ئەوەی بفرێت بەرەو ڕۆحا، لەوێوە پیادە دەبن بەرەو سنووری باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و تا ئاودیوی کۆبانێ دەبن، ئەو شوێنەی کە ئامانجی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆ شەڕکردن لە دژی چەکدارانی داعش. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایدەگەیەنێت چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ کاریگەری دەبێت لە شەڕی چەندین هەفتەی شەروانان دژی چەکدارانی داعش، هەروەها ڕێگە نادەن چەکداران کۆنتڕۆلی شارەکە بکەن. جێنساکی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند پێشبینی دەکەن هێزەکانی پێشمەرگە کاریگەری دروست بکەن لەو شەڕەی کە شەروانانی ڕۆژاوە چەندین هەفتەیە دژی چەکدارانی داعش دەیکەن، هەروەها توانیویانە ڕێگە نەدەن چەکدارە تونتڕەوەکان کۆنتڕۆلی شارەکە بکەن. کاژێر 240 خولەکی ڕۆژی سێشەممە 28 ئەم مانگە چەکە قورسەکانی هێزی پێشمەرگە بۆ پشتیوانی کۆبانێ لە میرەی بەحرکەی هەولێرەوە بەرەو کۆبانێ بەڕێکخران. بە پێی زانیاریەکانی تۆڕی میدیای ڕوودا و ئەو هێزەی پێشمەرگە کە دەچێتە کۆبانێ 150 پێشمەرگن لە هەردوو هێزی پشتیوانی یەک و هێزی پشتیوانی دوی سەربا وەزارەتی پێشمەرگە پێکدێن چەکی قورسیان پێیە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە بە گرنگی چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ دەکات، لەو بارەیەوە ڕایدەگەیەنێت هەستیان کردووە کاریگەری ئەو کاروانەی پێشمەرگە دەبێت، هەروەها هاوبەش دەبێت لەسەر ئەرزی واقع کە بتوانێت کاری جدی بۆ شەڕ لە دژی داعش بکات. هەروەها دەڵێت ئەوان پشتیوانیان کردووە و گرنگیش بە پەڕینەوەی پێشمەرگەکان دەدەن لە سنوورەوە بۆ کۆبانێ. بە پێی زانیاریەکانی ڕوودا و ئەو هێزە ئێستا لە نزیک سنووری زاخۆیە. لە لێدوانێکدا ساڵح موسلم هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات پەیەدا ڕایگەیان 150 پێشمەرگە لە ڕێگەدان بۆ گەیشتن بە کۆبانێ. پێشبینی دەکات هەر ئەم شەو پێشمەرگەکان بگەنە کۆبانێ و بەهانای شەروانانەوە بچن دژی داعش. پاش نیوەڕۆی دوێنێ هێزی پێشمەرگە بە چەکی قورس لە شارۆچکەی بەحرکەی سەربا هەولێر بەرەو کۆبانێ بەڕێخران. بە پێی زانیاریەکانی تۆڕی میدیای ڕوودا و ئەو هێزەی پێشمەرگە لە 150 پێشمەرگە پێک دێت. کۆمەڵێک پێشمەرگە لەگەڵ ئۆتۆمبیلە سەربازیەکان بەڕێکەوتون، ئەوانەی دیکەش لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە بەرەو تورکیا بڕیارە کەمێکی تر بەڕێ بکەون. پەیامنێری ڕوودا و لە شارۆچکەی بەحرکەی سەر بە هەولێر کە میری وەزارەتی پێشمەرگەی لێ ڕایگەیان کاژێر 240 خولەک چەکە قورسەکان لە بەحرکەوە بەرەو کۆبانێ بەڕێخران. بەپێی زانیاریەکانی ڕوودا و ئەو هێزەی پێشمەرگە لە 150 پێشمەرگە پێک دێت، 88یان لەگەڵ ئۆتۆمبیلە سەربازیەکان بەڕێکەوتون و ئەو هێزانە بریتین لە هێزی پشتیوانی یەک و هێزی پشتیوانی دوی سەر بە وەزارەتی پێشمەرگە. ئەو هێزەی پێشمەرگە 2 ڕۆژ پێش ئێستا جلوبەرگ و چەکیان بەسەردا دابەش کراوە کە چەکی نوێی ئەمریکیان وەرگرتووە. جگەلەوە چەکی قورس وەکو ڕەشاشی ئەمریکی و تۆپی 120 و 155 و 57 و 81 و 82 چەند جۆرێکی دیکەی چەک لەگەڵ خۆیان دەبن بۆ شەڕی داعش لە کۆبانێ. ئەو هێزەی پێشمەرگە دەچێتە شاری کۆبانەی ڕۆژئاوای کوردستان، لەوێ لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا ڕوبەڕووی داعش دەبنەوە کە زیاتر لە 40 ڕۆژە هێرشێکی فراوانی بۆ سەر کۆبانێ دەست پێ کردووە و دەستی بەسەر 380 گوندی کۆبانێدا گرتووە و کۆنتڕۆلی بەشێکی شاری کۆبانێ کردووە. هێزەکانی یەپەگا بە پشتیوانی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و هاوپەیمانان بەرگری لە کۆبانێ دەکەن. چوونی ئەو هێزەی پێشمەرگە بۆ کۆبانێ بە فەرمانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ڕەزامەندی پەرلەمانی کوردستانە کە پێشتر بە هەماهەنگی لەگەڵ ئەمریکا ڕەزامەندی حکوومەتی تورکیای بۆ وەرگیراوە. بە پێی زانیاریەکانی ڕوودا و تاوەکو ڕەزامەندی تورکیا وەرگیرا 6 کۆبوونەوە لە نێوان سەرۆکایەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە لەگەڵ تورکیا کراوە. بەشێک لە کۆبوونەوەکان لە هەرێمی کوردستان بووە و شاندی وەزارەتی دەرەوە و سوپای تورکیا هاتوونەتە دهۆک لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆی کوردستان کۆبوونەتەوە. چوونی هێز لە باشووری کوردستانەوە بۆ یارمەتیدانی پارچەکانی دیکەی کوردستان
مێژوویەکی درێژی هەیە. جاری یەکەم هێزەکانی پێشمەرگە لە ساڵی 1920 کە مستەفا بارزانیشی تێدا بووە بەهانای ئەرمەنەکانەوە چوون لە تورکیا. جاری دووەم پاش 26 ساڵ هێزێکی کوردی بە سەرۆکایەتی مستەفا بارزانی لە باشووری کوردستانەوە دەچنە ڕۆژهەڵاتی کوردستان و دەبنە هێزێکی کاریگەر بۆ بەرگریکردن لە کۆماری کوردستان. هەروەها لە ساڵی 1970 هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان شان بەشانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران دژی کۆماری ئیسلامی ئێران شەڕیان کرد. ئەمەش چوارەمین جارە هێزێک لە باشووری کوردستانەوە دەچێتە پارچەیەکی دیکەی کوردستان کە ڕۆژ ئاوای کوردستانە بۆ بەرگریکردن لە کۆبانێ. لەچما سنووری خاڵی سنووری برایم خەلیل لەگەڵ غەریب مەجید پامنێری تۆڕی میدیای ڕوودا و کە ڕووماڵی کاروانی پێشمەرگای کات لەوێ قساکەم. غەریب مەجید ئێوە دروست لە کوێن کاروانەکە گەیشتوەتە کوێ ئێستا؟ بله دنبال شاه و پیشی دمکی کین کاروان هزی پیشمرگی گشت دروازه باجر زاخو دروازه قضا زاخو وکو دیار کو گلک جارا وکو همی دورنگی کو جماره کو زورا خلقیش بو پیشوازی کنه اوان پیشمرگی السر جاده هم بلاف بینه لورا بیا ریگیر کو حتی نوکه هزیم پیشمرگی نگشت نخلاص نوریا ابراهیم خلیل اگر وی نگیری من هاری کار بت اگر دیار بت شاشه دا اوی دیدری رایان جد ویره کرا هزیم پیشمرگی دیدویره کرا داخلی خالص نوریا ابراهیم خلیل بن کو بریاره پشتی دمکی کیم کنها داخلی باجر زاخو بینه بین هر واسه اگر لایدی پیشان بدت اول دریه خالص نوریا ابراهیم خلیله دیسا او دریه کوی هزیم پیشمرگی تیدا درباز ببن برف باکور کردستانه شاه و دیار و چاشیش دا گلک خلق ابا بومای پتری 6 دم جمیرایه الویره جبو پیشوازی کرنا پیشمرگی آماده بینه هر واسه چندین کانال راگاندنی یم بیانی الویره حاضر الویره برهفن جبو رو مال کرنا چونا پیشمرگی همی جور خلقی جنن پیرن زاروکن گنجن شمی جورای الویره وکو دیار کو الویره کچک کو اوه بومای که دریجه الویره راوستایه پیشتر جی بوما گوت کو یاش در وی ولاتیاتی لی خلق زاخویا حسکم پتر زانیاری سروی و شوور گرم و کابوچی تو افریقا هات الویره مرم هات چی سرکی یعودی ام هاتینا ویره سویده ام هاتینا ویره و بهاری کاریا آوارا بکین و مگول بی پشمرگه ده افرو در باز بند چنا کوبانه راستی گله کیفا ما هاتیا و ام حسکن جیمانم سویده هاتین و اوه جارسی از تیم ویره و یعنی وکی والات پارس کرنه ام زاننو که یعنی سنورت کردستانه ایدینا گرتینه و یعنی سنورت نوبینا باکور و باشور دا ایدینا وک خویا و نوکه از بیجم یعنی هم کیفا ما تیچم که ام زاننو که کم همی ایک بین جدجمنت ما نشینه من بجا گله کیفا ما هاتیه شاه الویره خلکی شیرینی اینانه گلک جشت اینانش بوندی هرگاه وکا پیشمرگه بچن اوان شیرینی سر پیشمرگه سرسری وان را بلاف بکن اوه گنجه که دیل ویره که هندک قرآن ایناینه نزاش بوچی ایناینه حسکم پتر شویر گیرم تا قرآنش بوچی ایناینه و تو دی چی لیکن بشکی از سباسیا قنات رودا دیگم که حاضر بین الویره حتی ویدمی نگل ما اف قرآن و دیاری بو پیشمرگه ما اینا دین بو دا عجب زاندن چه بسرمانتی چه قرآن دفعانا نه اوه بو هدیه بو پیشمرگه امانتی و قرآن منف پیشمرگه و سرفرازی بچین و بزفرن اوه و گلک سپاس بو تلویزیون رودا و سرسران و سرچاوان گلک الدورو بری منن همید خوازم باخفن اگر دم مهبت حست کم هیچ گنج الفیری بدم آخفتنیش بونده او بوشونا خوار گیره نفرکت و اگو گنجک چند کیف خاشه ایزیم پیشمرگی بچن بن بملی شرفانیه پگی و پارزوانیش باجر کوبا دست بگی گلک سپاس بو سروک بو ریبر بو مرجع سروک بارزانی کو اف بریارادایی حقیقت افرو که هر چهار پارچین کردستان دلخوشن و کیف خوشن ابچونا پیشمرگی بو کوبانی افرو که خوینا کوبان یا ایکه افرو بو همی دشمنین کردستان داگیر کرا دیار بی هیچ جوازیک ناورا باشور باکور روشالات روش آوادانی نه ام همی برایت ایکن
خوینا مهمیا ایکا ام همی آمادن افروکا الکوبانی المهابادی الآمدی الهولری خوابتن کشتن بو وی آقا پیروز ان شاء الله سرکفتن دی بهرام ملت مبد اشکستن و نمان دی بهرام تروریست آبد داعش آبد نیار ملت کرد بد بجید پیشمرگ کردستانی بجید چکدارین الکوبانی افریقا بروانیش شرف و کرامت آمد کن ام مزگینیتن کوبانی نوک زمارجک آزاد بی انشاءالله روژیت پیشدا شنگارش دی آزاد بد جلولاش دی آزاد بدو کوبانش دی آزاد بدو سرکفتن دی برام ملت کرد بەڵێ غەریب خدکایە لەگەڵ من بمێنە لە پامنێری تۆڕی میدیای ڕووداوە لە فڕۆکەخانەی هەولێرەوە زانیمان کە هەر ئێستا ئەو فڕۆکە تورکیانەی کە پێشمەرگەکان لە هەولێرەوە دەگوازنەوە بەرەو ڕۆحە لە زەمینی باشووری کوردستان یان لە زەمینی فڕۆکەخانەی هەولێرەوە فڕین بەرەو ڕۆحە سەفەرەکە دیارە 45 خولەک دەخانێت بڕیارە پاش 45 خولێکی دیکە لە فڕۆکەخانەی ڕۆحا یان ئۆرفا لە باکووری کوردستان بنیشتنەوە و ئیدی لەوێەوە پیادە دەبن بەرەو سنووری کۆبانێ. ئەو پێشمەرگانەی بەرەو کۆبانێ بەڕێدەکەون لە ڕێگەی ڕووداوە خۆشحاڵی خۆیان دەربڕی کە دەچنە پارچەیەکی دیکەی کوردستان لەوێ خەباتی خۆیان درێژە پێدەن. خۆشەکە دەچینە کۆبانی یعنی پێشمەرگەم بە ورێکی بەرزەوەم بەجلی کوردیەوە و زچی کوردیان لەبەر کرد و یعنی خەڵکەکەش زۆر پێشوازیان لێکردین کۆبانیش پارچەکە لە دڵی مە و پێشمەرگەش بە پەرەشەوە چاوەڕێ دەکەن بچن هاوکاری کۆبانیە بکەن یارمەتی کۆبانی بکەن خوشک و برایەکانمان لە کۆبانیە ڕزگار بکەن لەدەست تیرۆرستانی داعش کوردایەتی ئینشاءڵڵا بەرگریەکی بەخۆل لە کۆبانەیەکە ئینشاءڵڵا دڵێکی خۆشەوە گەڕێنەوە بە سەلامەتی گەڕێنەوە ناوخاکی خۆمان ماڵم ناڵ هەمی بەسەر بەرزی زیان داوام بچم بۆ ئینشاءڵڵا دوعامەکە بە سەلامەتی گەڕێنەوە ماڵم ناڵ زۆر درمان خۆشە ئینشاءڵڵا بە سەلامەتی چین دێنەوە سپۆرت بدل هەستێ من زۆر خۆشە زۆر پێ خۆشحاڵم گەورەیەکە زۆر مەزنە بۆمە کورداک و ئەم کورد بشین لە هەر جێکی بێ ئەم هاروکاریە لێ کورد بکەین و ئەم هیچ وەختێکی پشتای کورد بەرنادەین کورد لە هەر پارچێکی بێ کورد هەر کوردە زۆر ئەس هیچ فەرقی ناکەم چ لە هەولێری بیتە چ لە زومار بیتە چ ڕەبیعەی بیت کۆبانش بۆمە هەروەکی هەموو جێکیە و دلێمە زۆر خۆشم هەستم زۆر خۆشە زۆر مرتاحشم ئیشاڵا بە سەرکەوتویە ڕۆینە بە سەرکەوتویە گەڕێینەوە ئەس پێی خۆشحاڵم نوکاتچمە کۆبانە هەر وەکو هەر چوار پارچێت کوردستانیا ئەم گەلک سنگێکی مەزن چینە کۆبانە وەکو هەر چوار پارچێت کوردستانی هاریکاریە شاربانی یەکپاکی بکەین و هاریکاریە خەڵکی ڕۆژاوا بکەین ئێمە شانازی پێوەکەن کە هاوکاری خەڵکی خوشک و برانی شاربانی یەکپاکەکەین. پامنێری تۆڕی میدیای ڕوودا و لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی ڕاگەیاند ئەو فڕۆکە تورکیانەی کاهێزی پێشمەرگەی کوردستان لە هەولێرەوە بەرەو ڕوحا دەپەن بۆ بەشداری لە شەڕی داعش لە کۆبانێ پێشکەمێک لە فڕۆکەخانەی هەولێرەوە فڕین بەرەو ڕوحا دەچمەوە سنووری ئیبراهیم خەلیل لەگەڵ غەریب مەجید دووبارە قساکەم لەوێ کە چاوەڕێی گەیشتنی کاروانی پێشمەرگەیە بۆ سەر سنوور و ئاودی و بوونیان بۆ باکووری کوردستان غەریب کاروانەکە نزیک بۆتەوە زیاتر گەیشتووە یان نا؟ بەڵێ شاو هێشتا کاروان نەگەشتە وەکو مە پێشتر گوتی ئەگەری نەگەشتنەوەژی بەلکو خەڵکێکی زۆر سەر جادا بەڵاوە بیە خەڵکێکی زۆر لە هێڤیاوانە مایە جبرندی ڕێکە هاتن و چوونی گەلک ئەف زەحمەت کەتی هەرش دەروازێ زاخ و حتا گەیە دەروازێ خاڵە سنووریە ئیبراهیم خەلیل جادە پرنج ئۆتۆمبیلا جادە پرنج مرۆڤان هەمیل سەر جادا بەڵاوە بینەش بوو پێشوازیکردنێت شاهو پێشتر جی مگوت گەلک خەلکی لێرە ئامادە بیە ئەف کەسێ ئەمت بینن نوکە کەسێکی کێم ئەندامە کونهال لێرە ئامادە بیە ئەوە بماوەی چەندێت لێرە حاضر أبش مو ساعة شاشة تقريبا ورا من الفيدر جينا حطانو كمل شوفارينا ويش نواتنا ميبيت كم بين. چند كيف خاشي أفريقيا هزين پیش مرجعي بچنكو. قالك از قالك كيف خاشي. شو حسكم فتر هوالاتيا جلوانا باخفم فتر بوچونين وانا ورگيرم اگر تو بومه بدی دیار کردن تو چند کیف خاشی آفریقا گوتر ویری حاضر بیایش بو پیشوازی کنه ازین بله برا هم خیراتنا قناة روداوت کن راستی چاوه همی خلکی قناة روداو ایروکا هم گله پی کیف خاشن اول 2-3 ساعت هم چاوه ری پیشمرگه اینا ایشالله سرکفتی بچنو بین
و ام حمی داخوازا دعای بود کن سرکفتی بچنو بین و ام گلک سوباسیاوت کنو وی خلکیت کن حتی سپیده جمع آماده نه ام حاضرن هر تشتکا سرما پیدوی ام وکو ملت وکو کرد ام مستعدن بله سپاس شو زاروك الفيريا قالكش مخاست باخذت بورودا ونزا ديارها تشتكي حاضر كري كاتشي يا جانت ابو مافيشي زانك دبيشا أسوينا كردستان أسوينا كردستان برنو أبوين مرجان با في شكل بشتاسين ديشن ريكا آزادي وكلا وكي بشمرقة ديكا هجاتو نقري قطرون دكانا بزا أجر الشيء ببم ليلى جيراني منا بفي ريكا بردرس نافت المرسطة چنك سيرو بزاني فردي رسمنا فردي زور سواس بله شو اكو ما قلتي خلقك الزورة قالك بين باخبن نزا اگر تتشتكى بتبيجي بهالكفي والله از گل هستیم کو پیشمرگم چی تا کوبانه و همی خلقی کوبانه رزگال بکیدو از گل بکیف باشم برا از وقت گنجک خلقی زاخو از نه پیشمرگم و چی که پیشمرگای کری برخو و از سوپاسیاش سرو گید کم او بریارا دای کو پیشمرگم چینا کوبانه رزگار بکن گل شربانه یا پگه شر بکن و چی گاوا بیجید هم حاضرن و هم آمادان جانه خوب کن فیدایی بو کردستان و بیجید کردستان و بیجید یا پگه و بیجید پیشمرگه سپاس بله شو دنگش لای مبهات قد کرنی اگر اگه قریب مجید گلک سپاس جارێک تر دێنەوە لای ئێوە پامنێری تۆڕی میدیای ڕوودا و لە دیوی ئەو بەری سنووری خاپورەوە کە لە دیوی باکووری کوردستان دەکات ڕایگەیاند پۆلیس و جەندرمەی تورکیا لەو بەرەوە بڵاویان بەو هاونیشتیمانیانەی کوردی باکووری کوردستان کردووە کە لە ئێوارەوە لە چاوەڕێن لە پێشوازی کاروانی هێزی پێشمەرگەی کوردستاندا بن پێیان گوتون ئەگەر لێرە بمێنن هێزی پێشمەرگە ناتوانێ دەرباز بێت بۆیە بڵاویان بە خەڵکەکە کردووە ئێستا لەو دیوسنوورەوە کە خەڵکێکی زۆر کۆبووبوونەوە خەڵکێکی زۆر کەمتر لەوەی هەبوون ماون چونکە وەک وتم پۆلیس و جەندرمەی تورکیا نەیان هێشتووە لەوێ بمێنەوە و بڵاویان پێکردوون. دوایەوەی جوڵەی پێشمەرگە بەرەو کۆبانێ دەستی پێکرد چاوەڕوانەکرێت لە چەند کاژێری داهاتوودا لە نێو خاکی تورکیاوە بگەنە کۆبانێ. ئەو هەنگاوەی پێشمەرگە کاردانەوەی لێکەوتەوە هاونیشتیمانیانی باشووری کوردستان لەسەر شەقامەکانەوە خۆشحاڵی خۆیان بەرامبەر بە ڕۆیشتنی پێشمەرگە دەربڕی. وەزیری پێشمەرگەش ئاماژە بەوە دەکات کە هەموو ئامادەکاریەک بۆ پێشمەرگە کراوە تا دەگەنە نێو کۆبانێ. ئەو هێزەش ڕاستەوخۆ لە ژێر چاودێری وەزارەتی پێشمەرگەدا دەبێت. هەروەها بە هەماهەنگی تورکیا و هەرێمی کوردستان و بەرپرسانی کۆبانێ و ئاگاداری ئەمریکا ڕۆیشتووە. یەکەم وێزگەی جوڵەی هێزی پێشمەرگەی کوردستان لە هەولێرەوە لە شارۆچکەی بەحرکەوە دەستی پێکرد بەرەو ڕۆژئاوا. چوونی ئەو هێزە بۆ کوبانێ لە دوای داوای سەرۆکی هەرێم و بڕیاری پەسەندکراوی پەرلەمانی کوردستانەوە دێ. وەزیری پێشمەرگەش گەشتبینە بە سەرکەوتنی ئەو هێزە و باز لە هەماهەنگی تەواو دەکات بۆ چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. بێگومان بە ناو تورکیادا دەڕۆن و ڕەزامەندی ئەوان وەرگیراوە ئەمریکا ژاگای لێتی و هاوکاری باش بوو بۆ جێبەجێکردنی ئەم کارە لەبەرەوە پەیوەندی دەبێت هەم لە نێوانی ئێمە و تورکیا و کۆبانێ. هێزی جوڵە پێکراوی پێشمەرگەی کوردستان ئەو هێزە مەشق پێکراون وەک هێزێکی ئاشتی پارێز و بەرگری کار لە خەڵکی سڤیل بە چەکی قورسەوە بەرەو کوبانێ دەچن. بۆ جاری یەکەمیش نییە هێز لە باشووری کوردستانەوە بۆ هاوکاری و بەهانەوە هاتنی پارچەکانی دیکەی کوردستانەوە بچێت. ئەو هێزەی دەچێت بۆ کۆبانەیە هێزی پشتیوانیە دەچێت بۆ هاوکاری خوشک و براکانمان لەوێ شەڕبانانی ئەوێ بۆی هاوکاریان بکە و لەوێ دەمێنێتەوە چی پێویست بکە بۆ هاوکاری کۆبانەیە ئەیکەن. وەزیری پێشمەرگە باس لەوە دەکات کە هێزی پێشمەرگەی کوردستان لە کوبانێ ڕاستەوخۆ لەژێر چاودێری وەزارەتی پێشمەرگە و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکاندا دەبێت. وادەی مانەوەی ئەو هێزەش لە کوبانێ نادیارە. لە ڕۆژئاواوە لە چاوەڕوانی و پێشوازیکردن بەرگریکردن لە کوبانێ هێزی پێشمەرگەی هێنایە جوڵە. هاونیشتیمانیان چاوەڕوانن کە شەڕەوانان و پێشمەرگە پێکەوە داستانی سەرکەوتنەکان تۆمار بکەن. پێشان وایە کورد لە هەرکوێ بێ خاک کوردستانە. کوردستان حەسەن
ڕوودا و هەولێر. دەچمە سنووری ئەو خاڵی سنووری برایم خەلیل و کە هاو سنوورە لەگەڵ باکووری کوردستان لەوێ سلێمان عالی خان لەگەڵمان دەبێت. سلێمان ئێوە دروست لەکوێ وەستاون هێزەکەی پێشمەرگە ئایا لەو شوێنە نزیک بووەتەوە لە خاڵی سنووری؟ شاهو ئەم نکای دەرگەهێ کۆمەڵگەها سنووری ئیبراهیم خەلیل ئەگەر کامێرامان نیشان بداتن ئەول سەر دەرگەی سەر ناونیشانی دەرگەی نوێسینە ئەم هەمی پێشمەرگەینە ئەز هەشاش نەبم سەرکاروانێ پێشمەرگەی گەهشتە وێرێ ئەڤەل وێرێ خەلکێ زاخۆ و دەوروبەران گەنجن زاخۆ و دەوروبەران لە وێرە کۆم بووینە لە پێشوازیە پێشمەرگەیدانە ئەوێن هەنێ هەمی گەنجن هاتینە بەر دەرگەی سنووری ئیبراهیم خەلیل. کامێراکە ڕوو بکەیتە کاروانەکەی پێشمەرگەکە دەڵێ خەریکە ئەگەن؟ ئەvە یەکەم سەیارە بوو شڤان ئەگەر نیشان بدەتن یەکەم سەیارەیە لێ دیارە نە کاروانێ دیب دیڤدانینە هێشتا مایە شاه و ji zaxû derketîne pêşmerge ji zaxû derketîne lê hêşta negeheştîne verê hêşta negeheştîne dergehê eger geheştine dergehê şaho em dê hewl deyn gelwan xwe jî baxivîn em dê xwe nêzîkî pêşmergekê em zanîn ewan hest biçi dikin ev rûkeda ku diçine dervey başûrê Kurdistanê diçine Kobanê bi taybetî jî وەکم گوتی ئەv وێنەیە ku nuke diyar dibin dergehê Sinûrî İbrahim Xelîl ser dergehê bi nivîsînek mezin hilawîstiye ku dibêjî em hemî pêşmergeyne em hemî pêşmergeyne li vêrê vê durîştmî pêşwaziya İbrahim Xelîl dergehê Sinûrî İbrahim Xelîl pêşwazî li xelkî diketin li pêşmergeyê diketin ew pêşmergê ku biryare piştî çend xulekê dî em çavarîne çend xulekeka daya kêmtirî mawayekê Kurd da bigehîte vêre û ji vêre derbasî silûpî bibîtin şaho em çend mîtreka ev dergehe çend mîtreka ji pira İbrahim Xelîl dûre ku İbrahim Xelîl bi silûpî vegirê didetin layê dî jî diyare ئەگەر وەکی ڤیلای نەبی جی وسە قەرەباڵغ زۆر باشە دەچمە دیوی ئەودی و لە خاپور لای ماشەڵا دەکاک تکای ئێوە لەگەڵم بمێنەوە سلەیمان ماشەڵا دەکاک بزانم کێ لە دەوری ئێوە هەن پێشتر زانرا بووکە جەندرمە و پۆلیسی تورکیا بڵاویان بە خەڵکەکە کردووە ئێوە لە دەواازەی خاپورن خەڵک لەوێ ماون هەن ماشەڵڵا ئێوە لە کوێن و خەڵک لە دەوری ئێوە هەن شاهۆدەنگمتێ بەڵێ دەنگی تۆ زۆر باشێت بەێ دەماتە باش شاهۆ ئەمنا لە پێش دەریە خابورێن لە سلۆپیا لەوێ دەرێ bi taybetî li Silopya li Cizîrê bi hezaran kes daketime ser kolana û li benda hatina pêşmergeyan bûn li vê derê bi duruşmên xwe bi alên Kurdistanê li bendê bûn çaverê bûn ku pêşmerge derbasî axa Bakurê Kurdistanê be û ew jî li vê derê bi çepika bi tilîliya wan ber bi Kobaniyê ve birê bikin oxir bikin piştî demekî li vê derê bi taybetî kesên di gumrûkê de kar dikin gotin eger ku hûn pêşiya pêşmergeya venekin û ev qelebalixî ji vê derê neçe ew ê nikaribin hêzên pêşmergeya derî ji wan re vekin ku derbasî vê derê bin ji ber vê yekê jî bi taybetî jî rêveberên DBP partiya Herêmên Demokratîk DBP bi anonsan di nava xelkê de geriyan xwestin ku xelk vê derê xalî bike vê derê vala bike ji bo ku hêzên pêşmerge zûtir bigêjin axa Kurdistanê û li vê derê zûtir xwe bigihînin hewara Kobaniyê da ku li hemberî Daişê şer bikin ji ber vê yekê jî xelkê vê derê niha ev der vala kir û ber bi Silopiyê ve çûn bez niha Silopî hinekî rewş aramtir e mirov dikare bêje cih cih di navbera polîsan û di navbera xelkê de
مراد دکاره بجه خراجر درکد بمبین غازه پلیسان آبد نو خلکه لدری خابورجی خلک کود ساکنین جبر کو زیاده نیزی باشە پۆلیس بۆچی بۆمبی گازی بەکارهێنێ ئایا کۆبوونەوەی خەڵک پۆلیس بوون لەشکە کۆبوونەوەی خەڵک لەوێ چییە؟ ئایا شتێکی تایە زیاد لەوە بێ کە ڕێگەی پێدراوە؟ خەڵک لەوێ دەر نەخێر خەڵک لەوێ دەرێ جارە یەکەمینە کو دبینە هێزن پێشمەرگە و یەپەگە پارچه باشور کردستان باکور و روجاوا او قز نزی هفت دبن جبروه که همو هرکن سر کولانان او ریا کو پیشمرگه و تر درباز به جوه قلبالخیه یعنی پولیسان دخواست که او در هنه که به والا کرن لجبر کو خلق گهنه داوان و هر قلبالغ دست چو زیده تر دبو اف خراجر درکد و جار جارا پرسکره کم ویرانگی دردکتن ام دکارم بیجن کنه ها گله کز لپیش اکران روداو تیوی تلویزیون روداوی بیارن آنجا حاطنا پیشمرگان دقیقه به دقیقه کلی دشاپینه و لگوری آگاهی کش رودای وردگره داده که و کچه و کولانان لوی داره ام دکارم بیجن که خلق هیجی لسر ری لبنده حاطنا پیشمرگان به طایبتی جل عالیه جزیره ویده باز نهار روش لسلوپیه چیه براستی ام نزانم پشتی وان بومبین غازی آنجی پشتی وی مداخله و پشتی آنونسه که هاتن کرن روش نها چیه آگاهی امجیتونه امی قاسک شونده پشتی که پیشمرگه بین بر بوی داره و امجی بکاروان پیشمرگه و بره بکون و امی وی که جاره کدن بین سر اکران روداوی زۆر باشە گەلێک سپاس لەگەڵمان بمێنە دەمەوێت جارێکتر بچمەوە لای سلێمان ئالیخان کاروانەکەی هێزی پێشمەرگە دەبێت ئێستا گەیشتە بنە ئەو شوێنەی کە خەڵک چاوەڕێیەکە لەسەر سنووری برایم خەلیل سلێمان ئالیخان ئەگەر لەگەڵ من مابی یان غەریب مەجید کە هەردووکیان ڕووماڵی ئەو شوێنەکەن لە سنووری خاڵی برایم خەلیل کا کاروانی پێشمەرگەی تایە ئەو وێنانە وێنەی دیوی باشووری کوردستانن لە ئیبراهیم خەلیل ئەوە وێنەی خەڵکن کە لە ئێوارەوە لەوێ چاوەڕێیەکەن بۆ ئەوەی پێشوازی لەو کاروانەی هێزی پێشمەرگەی کوردستان بکەن کە دەچێتە کۆبانێ پێشمەرگەی کوردستان ئێستا کاروانی پیادە یان زەمینی خەریکە دەگەنە خاڵی سنووری برایم خەلیل و دەوێت دەچنە باکووری کوردستان هەرچی ئەو پێشمەرگانن کە لە ڕێی فڕۆکەوە لە فڕۆکخانەی هەولێری نێودەوڵەتیەوە دەفرن بەرەو ڕۆحە ئەوە ماوەیەکە لەوێ فڕیون بە پێی زانیاریەکانی پامنێری تۆڕی میدیای ڕوودا و لە فڕۆکخانەی هەولێر بڕیارە پاش 30 خولێکی دیکە بگەنە فڕۆکەخانەی ڕووحا و لەوێشەوە پیادە بن بەرەو سنوور ڤیدیۆی تایبەت لە تۆڕی میدیای ڕوودا و هەیە کە پاشکەمێکی دیکە پیشان دەدرێت ئەو کاتە تۆمارکراوە کەمێک پێجێستاکە پێشمەرگە لە فڕۆکەخانەوە بە فڕۆکە بەرەو باکووری کوردستان و ڕەحافریون بینەرێ ڕوودا بن پاشکەمێکی دیکە ئەو ڤیدیۆیە بڵاو دەکرێتەوە. ئەو دیمەنانەی کە دەیبینن کاروانەکەی هێزی پێشمەرگەی کوردستانە کە خەریکن لە خاڵی سنووریەوە دەربازی باکووری کوردستان دەبن خەڵک لە پێشوازیاندا دیارە و هەندێک خەڵک هەریەکە بەو شێوازەی کە یعنی گزارش لە نیەت و خۆشی خۆیەکە خۆشی خۆی دەردەبڕێت هەندێک لە ڕێی بەرزکردنەوەی درۆشم هەندێکی دیکە لە ڕێی پیشاندانی هەڵوێستی خۆیان ئەمەی دەیبینن خاڵی سنووری برایم خەلیلە دوایین خاڵە کە لە باشووری کوردستانەوە ئیدی هێزەکە دەچێتە قۆناغی دووەمی سەفەرەکەیەوە کە باکووری کوردستانە و لەوێشەوە دەچنە کۆبانێ لە مێژووی باشووری کوردستاندا
تا ئێستا ئەمە چوارەمین جارە کە لە بەشی باشووری کوردستاندا پێشمەرگە هاوکاری بەشەکانی دیکەی کوردستان دەکات لە سەرەتاکە لە ناوەڕاستی بیستەکانی سەدەی ڕابردوودا. مستەفا بارزانی هاوکاری ئەرمەنیەکانی کردووە، دوای ئەویش لە کۆماری مەهاباددا لە کۆماری کوردستاندا لە مەهاباد دیسانەوە مستەفا بارزانی لەوێ لەگەڵ پێشمەرگەکانی هاوکاری کۆماری کردووە. دوجاریش لەوێوە دیارە ڕەوشەکە مێژوو گۆڕاوە بەرەو سۆڤێت ڕۆیشتون، بەڵام بە پێی قۆناغی ئێستا و ئەو کاتە بە جیاوازێکی زۆرەوە. لەسەر ئەمە دواتر قساکەین دەچمەوە لای سلێمان عالی خان لە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل سلێمان. پێشتر بینیم کاروانەکە خەریکە ئاودیوی باکوور دەبن. ئێستا لەو شوێنەی تۆی تیای کاروانەکە هەر بەردەوام دەڕوات، دەتوانێت هەندێک گوێنەی نوێمان بۆ بگوازیتەوە تکایە. تنه هندی مدیتی حتی نکتنه دو اتومبیل مدیتن هاتنه لکاروان سرکی یه هزین پشمرگی کردستان هشتا نگهشتی دروازه ابراهیم خلیل راستی دا هشتا نگهشتی اجبر اف جیک و ام لینه اول درگه سرکی یه جورکتنه یه هاتنه بو ابراهیم خلیل بو در بازبون برف با کور کوردستانê باشە هێندەی ئێوە بزانن یعنی کاژێرێک پێش ئێستا زیاتر لە گەلی زاخۆ بوون لەوانەیە بۆ برایم خەلیل ڕێگەکە تەنیا 20 خولەکێک بێ، بۆچی هێندە درێژەی کێشا تا بگەنە سەر سنوور؟ وەختی ئەمل دایرێک گەلیژی بوون مە بەحسەوەیەکی کرد و ڕێ بەلکی 20 دقیقە 25 دقیقە بێتن ڕاست بژی شاه لێ مانا خەلکی هاتنا خەلکی لەسەر جادەیان و پێشوازیکردنا لە پێشمەرگەی وەکریە و دیارە ڕێ ئێدی نیف ساعتێ ji 20 خولەکە ببیتە یەک کاتژمێر و حتان و کەژی درستی هێشتا پێشمەرگە دیارە نەگەهشتیە vê xalê زاخۆ خەلکێکی زۆر لەسەر جادەیان هاتینە سەر جادە بۆ پێشوازیکردنê li hêvê hêza pêşmergê ku dêçîte کوبانê xelkekê zor genc û çînên cudayên xelkî wekî çawa li dihûkê û sêmêlê jî û tenahiyê xelkî kom bibûn her wiha li deriyê geliyê zaxû her wiha li geliyê li zaxû bixwe jî xelk kom bûye li vêre jî wekû ku twêneya da diyar e ev e dergehê serekiyê Komalgeha İbrahim Xelîl el vêre jî xelkekê zor kom bûyne bi ماوەی چەندین دەمژمێرانە خەلک لێرە ڕاوەستیایە چاوەڕێی وێ خولەکێتکەن و پێشمەرگە بگەیتە وێرە بۆ هەندێ سەڵاو پێشمەرگەی بکەن شرینی و گولان چکلێت و گولا سەرسەرێ وێ پێشمەرگەی کوردستانیدا باوێژن دیمەن وەکو نیشاددەن گەنجên زاخۆ و دەوروبەران هەمی جهێن دەرگەهێ سنووری کۆمبووینە چوینە سەر بانên van jûrên tenê jî her wiha li her du aliyên dergehî genc û lawên zaxo û dewrûberan kom bûyne li hîviya hatina hêzên pêşmergê Kurdistanê ne çekên giran ve ku derbazî Bakurê Kurdistanê bîtin şaho hêşta em nabînin ku karwan yan dîmahiya karwanî destpêka karwanî bi durustî geheş bîte verê tinê otomobêlek hat yan ez şaş nebim du otomobêl bûn hêşta jî xelk û em jî çavereyî hatina karwanê pêşmergên Kurdistanê dikin şah û metrekê de jî behseweyekê kir ku gel karwanê pêşmergeyî xelkê medenî jî xelkê dewrûberên zaxû û dihûk û dewrûberan کتینک ناف کاروان پێشمەرگەی داد بیت ئەvە هەژی ببیتە سەدەماوەیەکێک و ئەف کاروانە حتا نوکە گیر و بووە درەنگ بگەهیتە وێرە هەرچەندە پتری دەمژمێرەکیە ژی هاتینە خەلک وێرێ چاوەڕێنە هێشتا وەکوێنت بینن ئاڵایەن کوردستانی بلندکردینە شاهۆ باشە ناردنی ئەو هێزە بە لێکدانەوەی گەلێک لەوانەی کە متابعی ڕەوشەکە دەکەن بەهێزکردنی هەستی نەتەوایەتی و ئینتیمایی نیشتیمانیە بەڵام هەندێک لە بەرزکردنەوەی ئاڵاکانە دەبیندێت بە جۆرێ لە جۆرەکان
یعنی دیوێکی حیزبی لەسەر خاڵە سنووریەکە بە بەرزکردنەوەی ڕەنگەکاندا دیارە. بۆچی هەوڵ نەدراوە زیاتر ئاڵای کوردستان معبر بێ یا گزارش بێ لە دەربڕینی و خۆشی خەڵک لە ڕۆشتنی کاروانەکە بۆ کۆبانێ. شاهو دیارە ئالاین مەزن بتر و ئالاین و ژمارە زیاتر هەر ئالاین کوردستانên lê navda hene belê ئالاین پارتی دیموکراتی کوردستان الوێرە هەنە devera dihok û zax û bi taybetî jî zax û diyare bi hindê naskirînek û xelkekê zor li hengirên Partî Demokratîk Kurdistan ilvêre hene ji ber hindê jî em dibînin ilvêrê alayên partî jî bilinkirîne şah û ilvêrê gencên zax û hindek duruşma dibêjin yepeke ev pêşmerge hatin harî we vî duruşmî gazî dikin genc nêzîkî me rawastiyayîne gazî dikin bêjin yepeke vaya pêşmerge hatin harî we bikin alîkariya we bikin yani nîşaneyek bû yekê ku êdî her du hêz wekû yek hêz mil bil milê yek li Kobanê li dijî çekdarên Daeş cengin bo hindê bişên bajêrê Kobanê bi taybetî û rojava biparêzin ji hêrişên çekdarên Daeş. باشە ئێستا هێندەی ئێوە زانیاریتان هەبێ کاروانەکە گەیشتووەتە کوێ؟ کاروانش زاخو دەرکەتیە شاه و زاخو و ئیبراهیم خەلیل کێمتری 10 دقیقایە کێمتری 10 خولەکە ناوێنە زاخو و ئیبراهیم خەلیل هەیە لێ ئەوە بەلکی 10 خولەک تێ هەیە ژی ji زاخو دەرکەتیە و هێشتا کاروان نەگەشتیە ڤیالی ئەوانێژی ji ber wek me gotî berî nûkece amaje pêdayê ku xelkekê zor li ser cadeyan rawastiyaya nel aliyên cadda nav cadeya xwe jî rawastiyane زۆر باشە تکایە لەگەڵم بمێنە سلێمان عالیخان دەچمە لای هاوکارەکەی ئێوە لا بەشێکی دیکەی سنووری ئیبراهیم خەلیلە غەریب مەجید بزانم لای ئێوە خەڵک چی ئاڵێت باشترە گوێمان لە قسەی خەڵک بێ بەو پێی چەند کاژێرێکە و زیاتر لە چەند کاژێرێک حەوت کاژێرە لەوێ چاوەڕێەکە. بله شاه بری دمکی کیم کو وکو دیار جبی دو تنبیلن هزین وی پیشمرگی کو اوی بریاره بچون بو کوبانه الویر داخلی خلاص نوری ابراهیم خلیل بین لیوکو دیار کو او فرماندارن وی هزی بین جبهندی چونه کو کاروبارن پیشمرگی پریوه ببن هر دیسان گوریوان زانیاریم دزمکتین ونهات خلاص نوری ابراهیم خلیل دا آسایش خلاص نوری ابراهیم خلیل نها خارنگه تمامی ورگرت تمامی خارنگه راوساندیه بتنیش بو پیشوازی کن الهزم پیشمرگی و بریاره الاوی خارنگه هزم پیشمرگی خارنه بخون پشتی وی دشنیکا دربازی خلاص نوری ابراهیم خلیل بن برف خلاص نوریا سلوپی چن کو برف باکور کردستانه دبت کو بوماوی دو دم جبرین دیجی پیشمرگی هر خلاص نوری ابراهیم خلیل بمین اجبر کو اجبر چکرنا کاروبار نوانا پریوبرنا کاروبار نوانا ناوا گمر که دا هرچند همی آسان کاریش بانهاتی نکرن بوماوی پتری 5 دم جمیرانه چید بیجم هاتنو چوم تمامی خلاص نوری ابراهیم خلیل یا هاتی راوستاندنه نه اتومبیل چن نجیدن تن جبروانا یه مای وکرن تن پیشمرگی بو پیشمرگی یه هاتی وکرن بنه پیشمرگی بمینن اوه الویر اگر دم هبتن هنده کساور گیرم سر چوناوان دو اتومبیلا کو کیف خوشیه که یک جار زور در برای نزد دیاره برا پتر یا وانا موبایل آوه مجیلن تلفن آوه مجیلن اگر تو وکو گنجک او دو اتومبیل هاتن تدیدن داخل بین هستی تا چی بید؟ راستی هم جدل خوشی پیشمرگه بچت کوبانه هاری برار مد کوبانه و هم سر بلندم سروکی خواه سروک مسئول بارزانی هم بریاره دایی میدید که ملت کرد همی پیگ و پشتوان بند گل و بریاره مسئولی دایی و هم گل دل خوشم پیشمرگه بچت کوبانه هم همی برایت کن و دی سوه هر 4 بارش کردستان گشت و بریاره سروک بارزانی دایی
بله شو حس کم ایش ورگی طیبت اوید تلفن البرگویوان انگلک تلفن کارتینن هستی تا چی افریقا پیشمرگه بشد بود برو پیشی از سوپاسیاوات کم قنال رودا حاضر بینه زاخو هم خلق زاخو همیشه که خلقه که جدانه هم همی خلق زاخو خوینا خواب آخا خواه هم همی فیدایینه یعنی فرقا کوبانه و زاخو حوله رینه اما موی چند دم جمیرات الویر راوستای البندا پیشمرگه خودش ساعت 2 نیرو ورا خلق زاخو عامتا مال و پک و هم همیش آمادانه از خانه پیشمرگه مجک بس از وکو خلق اجزاخو ات شم خوینا خواه بو کوبانه جبريجم بس مدویا یعنی زیده ترجک یعنی هزاران پیشمرگه بس زاخو خوابخش هم آماده نخوینا خبرشم بو کوبانه شک بله شاه جبری نوکه و کمازان یکول دم هاتنا پیشمرگی بود دروازه زاخو نافگاندن آندا بو باجر زاخو گلک خلق زاخو ترشو توال بر پیشمرگی پیشوازیا پیشمرگی ترشو توال سرجه کرن اگه پیشتر میگویی الویری جی کوشرینای اینانه گلک جنجی الویری آماده بینه شنای اینانه جبون دل سری هزین پیشمرگی دا بلاوه بکن پیشتر جی کسی که هندک قرآن اینا بین گلک اساد ویت الویری باخو بنشاو تدویت تو چه بیشی تبریک کردم از چاوه همین پیشمرگا ماجد کم از سپاسیا رودا ود کم اب دقه به دقه عالم درد خد و انشالله پیشمرگا بسلامتی بزفرناف بچیکت خواده از چاوه پیشمرگا همه ماجد کم بجید کردستان بجید پیشمرگا بجید بارزانی بجید براتی بجید یک پارچه هر بجید هین هر بجید کردستان بله اگر گنجه که بوچون آتا برگیرم سر طایبت تو را میدیا رودا و هرش خولک دست پی که حتی نوکت گلیزم پیشمرگه تو چوا رودا و تل سنگینه اشبوه رو ماله قرآن از زور خلق زاخوی همه سپاست کم کل ویر نوکه آماده بین ساعت دم جمیر دوی نیبرو حتی فکر که همه آماده نه وگو خوابه خشی همه آماده نه بو ربازا بارزانی هرنده زور سپاس بله شاهو بله کواتا لەگەڵمان بمێنە غەریب مەجید کەسێتە چێ ئەفریقات الوێری ئادەبێت باش تکایە ئەگەر کەسێک ویستی قسە بکە دەتوانن گزارش لە نیەتی خۆیان بکەن بەڵام حتمما دواتر دێنەوە لای ئێوە کاروانی هێزی پێشمەرگەی کوردستان لە کاژێر 240 خولەکی دوێنێ لە بەحرکە لە نزیک لە سنووری پارێزگای هەولێرەوە بەڕێکەوت بەرەو سنووری برایم خەلیل بە شێوەیەکی ئاسایی کاروانەکە دەبوو پاش 5 کاژێر بگاتە سنووری برایم خەلیل بەڵام تا ئێستا کە بە کاتی هەولێر زیاتر لە 140 خولەکە هێشتا لە زاخۆیە نەگەیشتوەتە یعنی ئەو شوێنەی کە خاڵی سنووری باکوور و هەروەها باشووری کوردستانە بەو پێی لە ڕێدا خەڵکێکی زۆر ڕژانە سەر شەقام و ڕێگاکانیان ئەمە وای کرد کاروانەکە هەندێک ڕێگەکەی دوورتر بکەوێتەوە یان بەپێی ئەو تەسمیمەی کە کرابوو درەنگتر بگاتەوێ ئەم کاروانەی هێزی پێشمەرگەی کوردستان لە کاتێکداگا بۆ نمونە ئەگەر بەشداری هێزی یا لەشکری پێشمەرگەی کوردستان لە کۆماری کوردستاندا بکەین وەرگرین ئەو کاتە پێشمەرگە لە 3 سنوورەوە بە قاچاق و بە شەڕێکی زۆر توانیان سنوورەکان بگرن لە سێگۆشەی تورکیا بەپێی ئەو ڕێکەوتنامەی سایکس بیکۆکە دابشکراوە تورکیا ئێران هەروەها عێراق بە شەڕێکی زۆری چەرمانگی ئینجا توانیان بگەنە رووسیا بەڵام ئێستا دیارە ڕەوشەکە گۆڕاوە هێزی پێشمەرگەی کوردستان بە ئاسانکاری ئەمریکا و تورکیا وڵاتانی دیکەی نێودەوڵەتی ڕێیان بۆ خۆش دەکرێت تا بچنە کۆبانێ بۆ پارێزگاری لە بەشێکی دیکەی کوردستان. کەمێک بە لە ئێستا لا بنکەی ناسا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆکێتێکی ئاسمانی کە بەرە وێزگەی ئاسمانی نێودەوڵەتی هەڵدرا تەقیەوە. هۆیەوەی ڕووداوەکە کەمێک بە لە ئێستا ڕوویدا هیچ زانیاریەک سەبارەت بە ڕووداوەکە ڕانەگەێنراوە.
ئەوانە هەندێک دیمەنی زیندووی تاقینەوەی ئەو ڕۆکێتن کە وەک ناسا ڕایگەیاندووە ئەژانسی ناسا لەوێ وینانە وەرگیراون دیارە تاقیوەتەوە بەڵام هێشتا وردەکاری زیاتر سەبارەت بە هۆکاری تەقینەوەکەی ڕانەگەێنراوە. بەردەوامە بین لە ڕووماڵی تایبەتی تۆڕی میدیای ڕوودا و سەبارەت بە چوونی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ پاش کەمێکی دیکە ئەو ڤیددیۆیە بڵاوە کرێتەوە لە تۆڕی میدیای ڕووداوە کە تایبەتە با ڕوودا و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە تۆمارکراون ئەو کاتەی کە پێشمەرگەی کوردستان بە فڕۆکەی سەربازی تورکیا دەگوازرێنەوە لە فڕۆکەخانەی هەولێرەوە بۆ ڕۆحا لە ڕۆحاشەوە دیسان بمێنن تۆڕی پامنێرانی ڕوودا و لەوێش چاوەڕێی هێزەکەن بگەنە ئەوێ و لەوێش ڕاستە و ڕاست وێنەکان دەگوازینەوە بۆیە بینەری ڕوودا و بمێنن هەتا ئەو کاتەی پێشمەرگە دەگەنە دوایین مەنزڵی خۆیان کە کۆبانەیە بەردەوام چ لە خاڵی سنووری برایم خەلیل لە دیوی ئەودی و خاپور و دوجاریش لە ڕۆحا و لە سەر خاڵی شارۆچکەی سروش لەگەڵ کۆبانێ بەردەوام لە ڕێی تۆڕی پامنێرانی ڕووداوە واقعی حاڵەکە دەگوازرێتەوە. پامنێرانی ڕوودا و بەردەوام لەگەڵمانە بن چ لە وەکوتم لە خاڵی سنووری برایم خەلیل وە شوێنەکانی دیکە تا ئەو کاتەی دەچنە کۆبانێ. هێزی پێشمەرگەی کوردستان وەک پێشتر وتم لە 240 خولەکی دوێنێ بەڕێکەوتن بەڵام سەفەرەکەیان درێژەی کێشا بۆ پێیەی خەڵکێکی زۆر لە باشووری کوردستان پاشەوەی ڕووماڵی ڕوودا و هەواڵەکەی باشتر بە خەڵک ڕاگەیاند و ئاشنایکردن ئیدی خەڵک هاتنە سەر شەقامەکان بە درێژایی ڕێگەی بە حرکە دواتر لە خەباتەوە تا ئەگاتە ئەو شوێنەی کە ئێستا خاڵی سنووری برایم خەلیلە لەوێش چاوەڕێکرێت لە میانی لەوانەیەدا بۆ 20 خولێکی دیکە هێزی پێشمەرگەی کوردستان کاروانەکەی بگاتە برایم خەلیل هەتا ئێستا بەپێی زانیاری پامنێرانی تۆڕی میدیای ڕوودا و دوو لە ئۆتۆمبیلە سەربازیەکان کە پێچێت فەرماندەکانی کاروانەکە بن چوونەتە دیوی ئەو دیوی باکووری کوردستان هەتا ئاسانکاری لە پەڕینەوەی هێزەکە بکەن لەگەڵ تورکیا لە دیوی ئەودی و بۆ ئەوەی بچنە باکووری کوردستان و لەوێشەوە ئیدی منزڵ بە منزڵ تاگەنە کۆبانێ. پێشتر ماشەڵڵا دەکاک پامنێری تۆڕی میدیای ڕوودا و لەوبەری خاپورەوە ڕایگەیاند کە پۆلیس و جەندەرمەی تورکیا بڵاوەیان بەو خەڵکەی باکووری کوردستان کردووە کە لە ئێوارەوە چاوەڕێن پێشوازی لە کاروانی هێزی پێشمەرگەی کوردستان بکەن بەو پێی کە کۆبوونەوەی زۆریان ڕێگر دەبێت لە بەردەم چوونی ڕێگای هێزەکە بۆ شوێنەکانی دیکە و گەیشتنیان بە کۆبانێ. هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ کاردانەوەی نیشتیمانیانی باشووری کوردستانی بەگشتی و شاری دهۆکیشی بە تایبەتی لێکەوتەوە دوایەوەی کە کاروانەکە بەوێدا تێپەڕین لە ڕێگەی ڕووداوە خەڵک خۆشحاڵی خۆیان دەردەبرن سەرنجتان ڕاکێشم بۆ راپۆرتێکە چەند جارێک پیشاندراوە بەڵام ئەم گرتانە بێگومان لە مێژوودا دەبنە گرتەی یەکێ لە ینی ڕووداوە مەزن و دیارەکان لە مێژووی خەڵکی کووردا و بۆیە تێکراری باشە سەرنجتان ڕاکێشمەوە بۆ دووبارە بینینەوەی ئەو گرتانە. ژن و زەڵام ji hemî twêcan li ser caddeyan çavareyî beşdarîkirinê di rojeka dîrokî da ji keyfxweşî û di şadiyan da çavên wî perî rondik bûn û neşiya gotinên xwe timam biket. Pêşmergeh akî dibêjin jiyana miletê Kurd e yanî heko bê pêşmergeh jiyan pirêva naçît û hestê me berhemerî hemde çi dîne yanî pêşmergeh hema çi dibêjî zêde ev gence pêşmerge û çavarê karwanê wan pêşmergeyan diket yên ji başûr diçine Kobanê û xwaziya re ew jî bêbeş nebaye
جوی کاروانی هلبت از هر پیشمرگه مجیب خو و تقریبا 3 روزک 4 روزک ماینه دچما سنگر شری و من حس کر هیوی و آرمان جت ما بونکو ببم ایک شوان پیشمرگا اوی دچم برف کوبانه و کوبانه جه هر خلکی ما و خاک ما و کردت منه فرق و جوازینی نه بین هر 4 پارچه کردستان دا شرکرنا دجی چکدارن داعش لهر پارچه کردستانه بو کردستانیان یک آرمانجه و بدیدنا آین اسلامی جی چرا شنگال بیدیان کوبانه پیشمرگه و شروانه بهتا کشتن هر شهیده پیشمرگه اگر ابروکه بچتا کوبانه آیا فضلوی وکی پیشمرگه یه براوانی الشنگاریت کتن بله تأکید کینه و فضلوی هر نفسی فضلویه چونکی فرقیتنا بین کوبانی و شنگاری و دهوكي وهفليرا بايتخت دانينا تعدى العرض ناميس وطني ما كريابا نربر ديني القل ما كريابا وإنما ياد قل ما كري چنكي هم ملتكين ناوي كرد السرمة وكرجي نما خدا كرد رب العالمين هم يزاين كرد شاندنا هزکا پیشمرگی جباشور بروش آوا لسر بریارا سروک هرمان کردستان بویا به رازی بونا پرلمان کردستان که دهتا پیش بینی گرن سه مهان لکوبان بمینن ولاتین دهوکه ین هاتین از سرجادهان هلگیرین ایک پیامن او جی کاچه و دلخوشن بو کنترول کرنا زمار و دوروبر نوی کلجر دست چکدارن داعش وسط دلخوشن جی بو چونا پیشمرگه بو کوبانه دا کلجر دست چکدارن داعش بپارزن عبایت رشاوای روداو دهوک ما بەسما دیسان بچمەوە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل غەریب مەجید هەروەها سلێمان عالی خان پامنێرانی تۆڕی میدیای ڕوودا و بۆ ڕووماڵی پرۆسەسی ڕۆشتنی هێزی پێشمەرگە دەچمە لای سلێمان عالی خان سلێمان ئەگەر قسەیەکی خۆشە پێمان بڵێ بزانم هێزەکە گەیشتوونەتە کوێ شاهو هێشتا هێز نەگەشتینە ئیبراهیم خەلیل هێشتا خەلک چاوەڕێینە کو ئەو هێزە پێشمەرگەی کوردستانێک و گەشتیە زاخو دەرکەتیە دە هەر گاوەکێدا بگەیتە ویجهێک و ئەم لێنە دەرگەهێ سنووریە ئیبراهیم خەلیلە شاهو تشتێک و ئەم بزانین ئەف هێزە بڕیارە وەختێ بگەیتە کۆمەلگای ئیبراهیم خەلیل شیڤێکێ یان خواردنەکێ دێ لە خواردنگەها کۆمەلگای ئیبراهیم خەلیل خۆن پاشی دێ دەرکەون بەرەف باکوورێ کوردستانێ و شوێرێژی دەنەڕێ بەرەف کوبانێ لێ وەکمە گوتی حەتانوکە ئەو هێزە نەگەشتیە هێشتا کاروانێ وێ هێزێ نەگەشتیە دەرگای ئیبراهیم خەلیل تنێ دوو ئۆتۆمبیل هاتبوون بڕاستی دروستی نسان سەدەمێ vê paşketina wan çi ye lê tiştê ku em zanîn ew ye ku xelkekê zor hatiye bêjin xelkekê zor cadde hatiye girtin navbera Zaxo û İbrahim Xelîl Daşberendê jî pêşmerge gîr û bûyne wek di wêneyê da diyar e şaho gencên Zaxo û dewrûberan diyar e lê dergehê İbrahim Xelîl bi alayên Kurdistanê باشە کەواتە با گەنجەکان ئەگەر دەتوانی با مایکەکە نزیک لە گەنجەکان بێت هەبزانین چیاڵێ ئەم تشین شاو وەڵام دێ نزیکی گەنجان بین کە بزانین کە ئەوانە چ بێژن هەر یەکی چ هەیە شڤان ئەگەر هاریمە بکات شڤان کامێرامان ئەگەر شڤان الڤێرە بیتن باشە هەتایەوە حازرە بن دەچمە لا غەریب مەجید لەگەڵ ئەو بزانم پێم وایە غەریب ئێستا هەندێک لەسەر خەت نییە دەچمە ڕۆحا پاشکەمێکی دیکە پێم وایە وەک بەگوێ ماڵێن ئەچینە ڕۆحا لە ڕۆحا لەوێش تیمی ڕوودا و چاوەڕێن فڕۆکەکە بنیشێتەوە پێم وایە نێچیروان ئەحمەد پامنێری ڕوودا و لە ڕۆحا دەبێت لەوێ چاوەڕێکەن فڕۆکە سەربازیەکەی تورکیا کە پێشمەرگەکانی لە هەولێرەوە گواستۆتەوە لەوێ بنیشێتەوە و لەگەڵ نیشتنەوەی فڕۆکەکە حتمەن تۆڕی میدیای ڕوودا و وردەکاری و هەروەها گرتەی ڤیددیۆیی دانێسقا سەبارەت بە
دابەزینی پێشمەرگە و چوونیان بەرەو سنوور بڵاوەکاتەوە هاوکات پاش کەمێکی دیکە ئەو گرتە ڤیددیۆیە بڵاوەکرێتەوە کە لە ناو فڕۆکەخانەی هەولێر تۆمار کراوە تایبەتە بەڕوودا و لەو گرتە ڤیددیۆیەدا پێشمەرگە دەچنە ناو ئەو فڕۆکە سەربازیە تورکیا کە بەرەو ڕوحادیان گوێزێتەوە. هێزی پێشمەرگە بە مەبەستی ڕۆیشتن بۆ کۆبانێ لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەرەو ڕوحا بەڕێکەوت. ئەحمەد گەردی فەرماندا لە هێزی پشتیوانی پێشمەرگە پێش ڕۆیشتنیان بۆ کۆبانێ ڕایگەیاند فەرمان بە پێشمەرگە کراوە کۆبانێ بپارێزن لە دەست چەکدارانی داعش پاکی بکەنەوە. داچما فڕۆکەخانەی ڕوحا لە وێ نێچیروان ئەحمەد پەیامنێری تۆڕی میدیای ڕوودا و ئامادەیە. نێچیروان لە نێچیروان حوسەین نێچیروان ئێوە لەوێن لەوێ چاوەڕێیەکەن کەی فڕۆکەکە لەوێ بنیشێتەوە. بله شاهو نکه عمل بردرگه فروکخانه نه فروکخانه اورفای روحای کو البندا پیشمرگای نه کادی کنگی فروکه داداتن بویه که اموینه بگیرین دیسان هکردم هبو هم گلوان آجی باخ وین الویره دست پکی دادم هم هاتین که مدویاب چینه نوا فروکخانه دا لی پولیسان او زانیاری دانمه که پیجین رنماین تند بوانه هاتینه که ناچه بید پیچ رنگه که بچند نوا فروکخانه دا دیسان در دور مجیل سر رین هات نوچونه ترامبیل پولیس هنل ویره و دیاره رنماین امنی تند هنه جبوه که هاتنا پیشمرگا حتی گهنه برسنوری جوه فروکخانه حتی نواره های نیف دب نجمیره دیسان شروع جی حتی پرسوزی شنیف دب نجمیره تا چل خوله که بجین دمیه شویر بجین برسنوره کنیزی که کوبانه الویره خلقه چاوره و چندید کرد که پیشمرگا کادی کنگی گهن او خلقه که این لوی چاوره دکن حوال هاتنا پیشمرگا خلقه که چاوره کردم خلق الویره چاورین ندبیت رنماین امنی گرک ویره تند نهل بیت خلق بالویره کم ببیت خلق بهتا ویره لاف خلق چاوره کو آورین کوبانی ندیسان خلق با کور کردستان جی بردوام و چند روزه هر درک آمد بینن کو زانم تیم ها رو داویه تیم بسیار آمد کن بیشن کادی کنگی پیشمرگه این ام بندا پیشمرگه این خلق الویره گلک حس کردن پیشمرگه بهتن خلق لیویای چنده هاری کاری بگهیتا کوبانه دیسان برین ها جی بری از باخوام مدگل بر پرسیاره که بجین هزینیه پک آخفت که بر پرسیاره که مازن بونه ویانا و خوش کراکت چاوین روندگ و دنگوی دا دیار بو که گریپ و دیار بو گوتی هر درکا هاری کاری بیهی تمام حس کنی بطایبتی یا پیشمرگان یعنی یا به دیار بو که هسته کادیل دست پیدا بو حس کر که پیشمرگه زیکاب گهیتن هر دوی دقیقه ده حس کر پیشمرگه دفت فنابن یعنی خلک الویره چاورت کردن کدی کنگی پیشمرگه گهیتن بوی چنده بهن هاری کاری آواناب کن الویره جی مدویت ساماجب تشتکیدی کن نکه و دیاره فروکه یا نزیک بیتن لوما حوال آگهداری دنمن که اوه فروکه بله فروکه هکر یا دیار بیتن فروکه اوه نکه الهنداوی اسمانی فروکه دینوکه او فروکه از بجم او پیشمرگه تیدا فروکه الهنداوی اسمانی تیتو چیتن و دیاره او فروکه او پیشمرگه تیدا کدیم که فروکه هیتن دادت فروکخانه اورفای بوی چنده پیشمرگه برف کوبانه و بچن انا زانم کاینل دفعه و دیار کت آنه بس دنگ فروکه جیو دیسان یا دیار جی گلوپت فروکه هلن و فروکه و پیشمرگه تیدا کده هند وره که را در باز بن افریقا کد که ویت دست من راست دشویر برف راه چی پیشمرگه دیسا شویر جی برف پرسوزی و برف سنور کوبانه زۆر باشە پێمایە لە ئایندەیەکی نزیک دووبارە لەگەڵ ئێوە قساکەم سەبارەت بەوەی کاهێزی پێشمەرگە لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەڕێکەوتن ئەحمەد گەردی فەرماندا لە هێزی پشتیوانی پێشمەرگە پێش ڕۆیشتنیان بۆ کۆبانێ ڕایگەیان فەرمان بە پێشمەرگە کراوە کۆبانێ بپارێزن لە دەست چەکدارانی داعش پاکی بکەنەوە هەروەها وتی چەکی قورسیان پێیە لەگەڵ برایانی خۆیان لە کۆبانێ شەر دەکەن
ئەحمەد گەردی دەڵێت ئەو پێشوازی و پاڵپشتەی خەڵکی کوردستان لەو هێزەی پێشمەرگەی کە دەچێتە کۆبانێ وای کرد حەماسەتی ئەوان بۆ ڕۆیشتن بەرەو کۆبانێ زۆر زیاتر بکات. خەڵکی خۆشیان دڵنیا دەکەنەوە کە لا نزیکترین کاتدا هەواڵی سەرکەوتن لە کۆبانێ دەبیسن. هێزەکانی پێشمەرگە با فڕۆکەیەکی تورکی کاژێر یەکی شەو با کاتی هەولێر بەرەو ئۆرفا بەڕێکەوتن. بڕیارە بە نزیکترین کات بگەن نێو شاری کۆبانێ دوایەوەی فڕۆکەکە لە ڕۆحاب نیشتەوە. زیاتر لە 40 ڕۆژە داش گەماڕۆی شاری کۆبانێ ڕۆژاوای کوردستانی داوە. ڕۆژی سێشەمە 28 دا هێزێکی پێشمەرگە بە چەکی قورسەوە بەرەو کۆبانێ بەڕێکەوت. بەشێکی دیکەی ئەو هێزاش لە ڕێگەی ئاسمانیەوە دەڕواتە ڕۆحا و دواتریش دەچێتە کۆبانێ. ئەوەی دەیبینن فڕۆکەخانەی هەولێرە. حسن برو راندنو کن باشه برو استاد برو استاد على ما 5 دقيقة پێشمەرگەکان ئەوەی بینیتان وێنەی فڕۆکەخانەی هەولێر بوو کە پێشمەرگەکان ئەو هێزەی لەوێ با فڕۆکە چوون بۆ ڕۆحا لەوێ گوێزرایەوە وەک لە وێنەکاندا دیارە دنیاکە گۆڕاوە سەبارەت با کورد ئیدی سەبارەت بە ئیتفاقیەی سایکس بیکۆکە کوردستانی دابەش کردبوو بە سەر 4 پارچەدا دیارە دووبارە لێکدانەوەیان بۆ چوونی ڕۆژ ئاوا سەبارەت بە ینی نەخشەی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت با کورد پێدەچێت بە جۆرێکی دیکە بێ بەو پێی پێشمەرگە با هاوکاری نێودەوڵەتی لە فڕۆکخانەی نێودەوڵەتیەوە دەفرن بەرەو ڕۆحا بۆ هاوکاری پارچەیەکی دیکەی کوردستان لە دژی داعش. دووبارە سەرنجتان بۆ هەواڵە ڕاکێشمەوە. هێزێکی پێشمەرگە بە مەبەستی ڕۆیشتن بۆ کۆبانێ لە فڕۆکخانەی هەولێرەوە بەرەو ڕۆحا بەڕێکەوت. ئەحمەد گەردی فەرماندا لە هێزی پشتیوانی پێشمەرگە پێش ڕۆیشتنیان بۆ کۆبانێ ڕایگەیاند فەرمان بە پێشمەرگە کراوە کۆبانێ بپارێزن لە دەستچەکدارانی داعش پاکی بکەنەوە. ئەو وتی چەکی قورسیان پێیە لەگەڵ برایانی خۆیان لا کۆبانێ شەڕ دەکەن. ئەحمەد گەردی دەڵێت ئەو پێشوازی و پاڵپشتەی خەڵکی کوردستان لە هێزی پێشمەرگەی کوردستان کە دەچنە کۆبانێ وای کردووە کە حەماسەتی ئەوان بۆ ڕۆیشتن بەرەو کۆبانێ زۆر زیاتر بکات. هەروەها خەڵکی خۆیان دڵنیا دەکەنەوە لە نزیکترین کاتدا هەواڵی سەرکەوتن لە کۆبانێ دەبیسن. هێزەکانی پێشمەرگە بە فڕۆکەیەکی تورکی کاژێر یەکی شەو با کاتی هەولێر بەرەو ئۆرفا بەڕێکەوتن بڕیارە لە نزیکترین کاتدا بگەنە نێو شاری کۆبانێ. زیاتر لە 4 ڕۆژە داعش گەماڕۆی شاری کۆبانێ ڕۆژاوای کوردستانی داوە. ڕۆژی سێشەممە 28 دا هێزێکی پێشمەرگە بە چەکی قورسەوە بەرەو کۆبانێ بەڕێکەوت. بەشێکی دیکەی ئەو هێزەش لە ڕێگەی ئاسمانیەوە دەڕواتە ڕۆحا و دواتر دەچێتە کۆبانێ. ئەو وێنانەی کە دەیبینن تایبەتن بە ڕوودا و سەبارەت بە بەڕێکردنی هێزی پێشمەرگەی کوردستانن بەو فڕۆکەیە کە دیارە لە هەولێرەوە بۆ ڕۆحا و لەوێشەوە بۆ کۆبانێ. ئەو قافڵەیەی پێشمەرگە بڕیارە کەمێکی دیکە بگەنە ڕۆحا کەواتە ئەچمەوە جارێکتر لای خاڵی سنووری برایم خەلیل سلێمان عالی خان لەوێ بزانم کاروانەکە گەیشتوەتە ئەکوێ. سلێمان چی زانیاری تازە هەیە کاروانەکە گەیشت یان هێشتا خەڵک لە چاوەڕێ گەیشتنیانە؟ شاو هێشتا خەلک و ئەمجی چاوەڕێی هاتنە وی کاروانێ پێشمەرگەی کوردستانی دکەین دیارە هێشتا نەگەشتینە بێ ئەم دەرگەهێ سنووریە ئیبراهیم خەلیل بەردەمێ دەرگەهینە
خلکێکی زۆر لێرە کۆم بووینە ئەف خەلکە هەمیە هەریەکی ئالایەک بلند کردیە هەریەکی دروشمەکن بێژتن هەمیژی دەربرینێ شوەیەکێتکەن دڵخۆشیە هاتنا پێشمەرگەی بوو وێرە و دەربازبوونێ بوو باکوورێ کوردستانی و ژوێرەژی بوو کۆبانێ دەوروبەرێمە چەند گەنجێن خەلکێ زاخ و دەوروبەرانە شاه و هەمی حەستکەن باخبن ئەس دێ ئەوڵ دەم هەندێک شۆم دەمە خفتن بزانم هاتینە وێرێ چ مەبەستەوان بێ هاتنی چ ئەvە یەکل دەف منە ئەگەر شاش نەبم هەندێک قورآن الگەلن کام زانین ئەvە ئەو چییە و چ قورآن گەلخوای ناین مەبەستایی پێ چییە بنابێ قەناتی ڕۆدا و خێراتی ناوات گین سەرچاوان سەرسەران ئەvە وەکو دیاری بۆ پێشمەرگی کوردستانی ئەvە ئەمانەتی پێشمەرگی پێشمەرگە vê ئەمانەتی تێ زەفرەت ئەvە ku بۆ ئیدا عەشێ بلا باش دیار بتن ئیدا عەشێ ئەvە نینە ئەvە یا بسڕمانانە ئیدا عەش چ بسڕمانەتی دەف نینە و gelek spas سەرچاوان و سەرسەران شاه ئەvە خەلک و گەنجێن زاخو و دەوروبەرانە هەمی هاتینە وێرە هەمی حەستکەن باخبن هەوڵ دەینەدەکە شۆم دەینەوە خفتن توشکیرێ هاتی و چت کەیل وێری دەستپێکا خەفتنا خود ئەز سپاس کەم ji bo axaftina destûra axaftinê da min û ez silav û rêza xwe ji her çar perçeyê Kurdistanê pêşkêş dikim Tu ne xelkê zaxoyî ez xelkê Bakurê Kurdistan ji navçeya Mêrdîn Qoserê min Qiziltepe îro ez dixwazim axaftinekê bikim em îro li vê coşa gelê xwe nerin gelê xwe Başûrê Kurdistan bi rastî gelekî kêfxweşî û dilşadiyê din me pêwîst e em li her çar perçeyê Kurdistan yekîtiya xwe xurt bikin bi rastî yekîtî serfirazî û serkeftina gelê Kurd e pêwîst e her çar perçeyê Kurdistan dest bidin hev û bi şoreşek serxebûn yekîtiya xwe xurt bikin û gerek pêwîst e li hemberî dijmin kêfa dijmin me nîne her çar perçeyê Kurdistan bi yek bin bi şoreşek serxebûn em bilîd bikin tekoşîna xwe û em serfiraziyê ji gelê Kurd de bînin spas ji bo we bijî pêşmerge bijî Kurdistan bijî gerîla û silav û rêzê xwe ji Serok Barzanî pêşkêş kim ji Hefsa İmralê Serok Aporê pêşkêş dikim bijî Kurdistan yekîtî wek Seydayê Jegerxwîn Seydayê Nemir digot heger hûn nebin yek û nê herin yek bi yek ez ji bangelê Kurd dikim bangelê Kurdistanê dikim bila kêfa dijmin li xwe nînin yekîtiya xurt bikin û bibêjin bijî Kurd û Kurdistan bijî Kurd û Kurdistan gencekê ji Bakurê Kurdistanê bû şah mel dergehê zaxû jî geliyê zaxû me behsaweyekê kir ku xelkek netinê xelkê Başûrê Kurdistanê yan xelkê Duhok yan xelkê zaxû bitinê xelkên van dewruberan hemiya evrûkel vêrê kom bûyne hemî hatîne pêşwaziya pêşmergê em da hevalekî dijî bideyna xiftin zanîn hatiye tu xelkê kîrê û hatiye vêrê çi zaxû me ez xelkê zaxû me ez navê xwe navê xelkê zaxû hemiyê xêratinavî pêşmergeyê dikim eroke vî karwanê bi xêr ser xelkê Kobanê da biçin înşallah destê Xwedê ser serêwan bito bi xêr û selametî biçin vegerin ve nav malê xwe û nav eyalê xwe û her şehîdê Kurdistanê şehîdê me hemiyane û رحمة بك شهيدا بمنو يبيع دلك خاشي جيت خيراتنا الرودو بجيت الرودو بجيت قناة الرودو أنا بيش مرقنا بجيت قناة الرودو شاو پلیس دخوازش متکن که ام بره چول بکین دیاره دبید کاروان پشمرگه کردستانی نزیک بیدن جبرنده جیت خوازن ام پیچکل ویره دور کوینه و قلبی خلکی دیاره کامیرا کی و چیت خلک جیت تاویره شاه جبرنده جی ام نچاری نندکی دور کوین جبره خلک وکما گوتی خلک که زور الویره کوم بویا همیجی چاوری وی کت کن کو پشمرگه بهت هر وا حست کن ریا شاشه روداوی سلیمان دره خوده برندجی گلک جرات بید دلی و نبیتن شاو ام همیا بدینا خفتن و نچاری هندک بدینا خفتن هندک جی دم نابیتن وقت ما گوتی خلک که زور هاتیه لی هشتا کاروان پشمرگی
نەگەشتیا وی جێک و ئەم لینە بەڵێ زۆر باشە هەر لە لای ئیبراهیم خەلیل و زاخۆ دەمێنمەوە ئەگەر غەریب مەجید ئەویش لە دیوێکی دیکەی ئەو دەڤەرە ڕووماڵ دەکات ئەگەر لەوێ بێ نەچمە لای غەریب مەجید دواتریش ماشەڵا دەکاک لە دیوی ئەو بەری غاپور سەنگەر عەبدوڕەحمان ئێستا ئەو لە ڕۆحای ئەگەر سەنگەر حازر بێ دەچمە ڕۆحا بزانم ئەو فڕۆکەی کە بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا بنیشێتەوە مەسیری چی لێ هات ئایا لەوێ نیشتەوە یان نا دەچمە لای غەریب مەجید بزانم هیچ زانیارەیەکی نوێ هەیە لەسەرەوەی ئایا فڕۆکەکە نیشتەوە یان هێشتا نەگەیشتووە. غەریب من لێم شەوا بوو لەگەڵ نێچیروان حوسێن ئێوە لە برایم خەلیلن پێم بڵێ بزانم سلێمان لەو ئەچێ خەوی بێ کاروانەکە نابینێ بە باشین ینی نزیک نییە لێوەی لای ئێوە خەریکە نزیک بووەتەوە هیچ دەزانی لێوەی گەیشتون. بەێ شاه و ئەە نامل بەردەریێ وێ خۆرنگەهەی نەکوە و خۆرنگەها پێشمەرگە بین لێ وەکو دیارکو و ئەف هەردوو ئۆتۆمبیلین هەوەکو پێشتر مەدای خویاکردن کو سەر وی کاروانی پێشمەرگەی وێ داخل بینە ئەف هەردوو ئۆتۆمبیلین هەبین نهایەن داخل بینە بەردەریە وێ خۆرنگەهەی ڕاوەستاینە ناوا خاڵە سنووریا ئیبراهیم خەلیلدا کو بڕیارە ئەف کاروانی دیفان را بێت بین هەرت ناوا ئەوێ خارنگەهەیدا ji bo hûndێک û xwarina şîvê bixwin dênha çinit nava evê xwaringehê da ku eve ew xwaringeheya eva ku biryara hêzên pêşmergeyê bên vê xwaringehê ku xwaringeha parlemana nava xala Snûriya İbrahîm Xelîl daye eve jî ew xwarineye ku eva bû pêşmergeyê hatî hazirkirinê ku biryara سروانە بێ دابشکردنێ دیسا vejî ku evê xwaringehê herêş belavbîna yan jî herêş destpêka ku pêşmergeyî dayê hetaniha ev xwaringeha temamî hatiye rawestandin tinê ji bo hêzên pêşmergeyê hatî weko diyar jî ku xwaringeh ya xaliye tinê karmendên evê xwaringehê yan jî kirêkarên wê vêrêt amade ne ew jî berheviyê hindê dikin ku ji bo pêşwazîkirina hêzên pêşmergeyî xwarinê bidin wana weko min dayê diyar kirin ku xwaringeh temamî hatî bê rawestandin tinê bo hêzên pêşmergeyî ya mayî ku biryare piştî demekê kêm ew hêzên pêşmergeyî bên vê xwaringehê ev jî ew xwaringeheye ku ya bên nava vê xwaringehê da hem bihênvedana xwe têda bikin bihêna xwe têda vedin hem jî xwarinekê bixwin ji ber ku bûma wê çend dem ji mêreka rêdane berdewam yêtên dêdvêrê da bêhna xwe jî vedin heta ku karobarên wana işlayê xala Snûriya İbrahîm Xelîl ve bihên durustkirinê bihên çêkirinê da ku bişên derbasî xala Snûriya derbasî xala Snûriya İbrahîm Xelîl bibin berev Bakurê Kurdistanê biçin xwaringeh jî ev ye wekû diyar ku berheviyên hatîn kirinê ku ew jî wekû min gotî xwaringeha parlemane ya ku nava xala Snûriya İbrahîm Xelîl باشە هێندەی ئێوە زانیاریتان هەبێ لە میانی چەندی ترا چەند خولەکی ترا هێزەکە دەگەناوێ شاه و وەکو me gotî ku bû demekê dirêja gihêşin nava bajê rêza xwe da nava senterê bajê rêza xwe da lê cade pirin piraniya xelkê zaxo rijane ser cadeyan ji bo pêşwazîkirina ewana herwasa jê ku berapitiriya xelkê zaxo ta demê nûke nenivîstîne hemî çaverê ne pitiriya wan jî ku nebtinî xala Snûriya İbrahîm Xelîl rawestayne belku li ser cade herî ji derwazê zaxo heta ku gehîte xala Snûriya İbrahîm Xelîl dirêjahiya pitirî 12 kilometra nêzîkî 15 kilometra vê dirêjayî hemiyê xelek rijayine ser cada vê dirêjayî hemiyê xelek pêşwazîkirina hêzên pêşmergeyî daye ev jî ew xwaringehe em pêşbînîkin ku bû demekê nêzik bû mavê çend xolekekên dî ku hêzên pêşmergeyî bênit nava evê xwaringehê da û xwarinê bixwin hem jî bêhna xwe nava evê xwaringehê da vedin wekû diyar ku kirêkarên xwaringehê hemît amade başiyê danin
همیا باش بر هویین خواه کرینه او جی بوماوی چند دم جمیره کانن که بیت وقتی وی خارنگی وقتی که دست نشان کریه 12 کا جمیرن بو هر کری کاره که لی پتری دم خواه اف کری کاره الویر راوستاینه حتی نوکه وکو خوبخش برانبری پیشوازی کرنا پیشمرگی نه اوجی الویر آماده بینه نچونه مال خو حتی دم نوکه خارنگی دا برهون اوجیک او جورین خارنین اوین کو بو جبو پیشمرگی هاتین چیکرنین اوجیک وکو دیار کو او خارنین لینتن هر وسا اگر اف جوره بیت پیش جبلی وی خارنی کو خارنا یکم دیجنی مشویات الویر هنه کباب زور باشا غریب مجید گلک سپاس زور سپاس دوای دێمەوە ئێوە پامنێری تۆڕی میدیای ڕووداو لە شاری ڕەحاوە ڕایگەیاند کە ئێستا هەندێک ئۆتۆمبیلی جێندرمە چوونەتە ناو فڕۆکەخانەکە هەروەها ڕۆژنامەنووسان کە لەوێ چاوەڕێیان دەکرد بۆ ئەوەی ڕووماڵی دابەزینی فڕۆکەکە و هێزی پێشمەرگەی کوردستان لەوێ بکەن لە فڕۆکەخانە دوور خراونەتەوە دووبارە سەرنجتان ڕاکێشم بۆ ئەم هەواڵە پامنێری تۆڕی میدیای ڕووداو لە شاری ڕۆحاوە لە باکووری کوردستان ڕایگەیاند هەر ئێستا ژمارەیەک ئۆتۆمبیلی جەندرمە چوونەتە ناو فڕۆکەخانەکە لە ڕۆحا هاوکات ئەو ڕۆژنامە نووسانە لە فڕۆکەخانە دوور کراونەتەوە کە چاوەڕێن هێزەکە لە فڕۆکە دابەزێت و چاوەڕێەکرێت لە ئایندەیەکی نزیکدا ئەو فڕۆکە سەربازیەی تورکیا لە فڕۆکەخانەی ڕۆحا بنیشێتەوە دیارە فڕۆکەکە سەربازی نییە لە هەولێرەوە فڕیوە 40 دقا 40 خولەک لەمەوە پێش لە خلالی 5 تا 10 خولەکی دیکەدا ئیدی بە پێی ئەو مەسافەیە ڕێگاکە هەیە دەبێ بنیشێتەوە لەو بارەیەوە وێنەی ڕاستە و خۆ دەبێت لەوێ سەنگەر عەبدوڕەحمان پاشکەمێکی دیکە نێدراوێ ڕووداو بۆ ڕووماڵی ڕووداوەکانی شەڕ لە کۆبانێ لە نزیک ڕوحا لە نزیک فڕۆکەخانەکە لەگەڵمان دەبێت. هێزێکی پێشمەرگە بە مەبەستی ڕۆیشتن بۆ کۆبانێ لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەرەو ڕوحا بەڕێکەوتن. ئەحمەد گەردی فەرماندا لە هێزی پشتیوانی پێشمەرگە پێش ڕۆیشتنیان بۆ کۆبانێ ڕایگەیاند. فەرمان بە پێشمەرگە کراوە کۆبانێ بپارێزن لە دەستچەکدارانی داعش پاکی بکەنەوە. ئەو هەروەها وتی چەکی قورسیان پێ لەگەڵ برایانی خۆیان لە کۆبانێ شەڕ دەکەن. ئەحمەد گەردی دەڵێت ئەو پێشوازی و پاڵپشتەی خەڵکی کوردستان لە هێزی پێشمەرگە کە دەچێتە کۆبانی وای کردووە حەماسەتی ئەوان بۆ ڕۆیشتن بەرەو کۆبانێ زۆر زیاتر بکات. خەڵکی خۆشیان دڵنیا دەکەنەوە کە لە نزیکترین کاتدا هەواڵی سەرکەوتن لە کۆبانێ دەبیسن. ئەو وێنانەی دەیبینن وێنەی فڕۆکەخانەی هەولێرن بەو فڕۆکەیە کە دیارە سەربازی نییە هێزی پێشمەرگەی کوردستان لە هەولێرەوە بەرەو کۆبانێ فڕیون پێشمەرگەکان دیارن لە هەولێر لە فڕۆکەخانە دیارە مۆراڵێکی بەرزیان هەیە و لە مەزاجێکی باشان وێنە دەگرن لە ناو فڕۆکەخانە ئەو وێنانە لە مێژووی ئەواندا هەروەها لە مێژووی بەگشتی کوردستاندا دەبنە یەکێک لە دۆکیومنتە لەوانەیە باش و سەلمێنەرەکان بۆ شەڕێک کە لە نێوان داعش و پێشمەرگە و یەکێنەکانی پاراستنی گەلدایە هەروەها پشتگیری نێودەوڵەتی و ئەمریکای لەگەڵدایە. بێگومان ئەوە ئەو ئامادەبوونە وە خەلکێ و پێشوازیە و وە خەلکێک کە پێشمەرگە هاتێکەنێ کە ئەڤڕوکە تایبەتی قەناتی ڕوودا و پڕاستی ئینسان پێوەی بلندە حەماسەتەکە زۆر چاک نەک بوومە پەیدا بووە بۆ هەمە ملەتی کووردا پەیدا بوو ئەوەی کوچاڵ و قەناتی بەوی کە دید بی مەتابعە کردبیتن حەماسەتەکە بێحەد بوومەوە پەیدا بووی و ئەسیم ببی من گۆڕەنگی ئەفسەوەی احتیمال لە 400-500 تەلەفۆنی زیدەترات بنەکردنی کەت ئامادە نەخۆ بەخش بین بۆ کۆبانێ. ئەوەت بوومە جێ سەر بلندیە دلێمەش گەلە گەلەکی خۆشتر بووی هەرچەند دلێمەی خۆشە کە ئەم بسین و بچین لەسەر خاکە کۆبانێ دیفاع خوشک و برایەت خوب بکەین بەڵام حەماسەتەوە خەلکەی زیێدەتر و زیێدەتر یادامە و زیاتر ئەمێت پێ دڵخۆش بووی وەشانازی سە بوومە کە ئەم بچین لوێرێ بینە کوشتنێ بستە خاکە هەرێمە کوردستانê و سپاسیە هەمە وان خوشک و برانەتکەین
که به دلکی پاک و حماستا که گرم و هاتن پیشوازی پیشمرگت مک. ئەو وێنانەی کە پیشاندران لا فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی بوون تایبەت بوون بە ڕوودا و دەمەوێت سەرنجتان دووبارە ڕابکێشم کە لە ڕۆحا پاملێرانی تۆڕی میدیای ڕوودا و لەوێ سەنگەر عەبدوڕەحمان هەروەها نێچیروان حوسەین چاوەڕێی نیشتنەوەی فڕۆکەکەن لەوێوە هێندەی بەپێ ئەو ڕێو شوێنەی کە جەندرمە و پۆلیسی تورکیا دەگرنە بەر هەوڵ دەدەن کە تەواوی ڕێو ڕسمەکە هی گواستنەوەی پێشمەرگە تا دەگەنە کۆبانێ بگوازنەوە هاوکات لە سنووری خاڵی برایم خەلیل غەریب مەجید سلێمان ئالی خان هەردوو نێدراوی ڕوودا و لەوێ چاوەڕێکن تا کاروانی پێشمەرگە بگاتە ئەوێ بەگەیشتنی کاروانەکە هەوڵ دەدەن لەگەڵ ئەو پێشمەرگانە قسە بکەن تا بەر لەوەی لە دوایین قۆناغی گەشتەکەیاندا باکووری کوردستان بمبورن باشووری کوردستان بەجێبێڵن بۆ ڕوودا و قسە بکەن وەک دەوترێت پێشمەرگەکان هەروەها ئەوانەی کە سەرۆکاری کاروانەکە دەکەن دەڵێن پشتگیری زۆری خەڵکی کوردستان لە هێزی پێشمەرگە و ئامادەبوونیان لەسەر ڕێگاکان ئەوە لە ڕووی مۆراڵەوە زۆر ورەی پێشمەرگەی بەرز کردوێتەوە لە ڕووحاوە پاملێری تۆڕی میدیای ڕوودا و ڕایگەیاند هەر ئێستا پێشمەرگەی کوردستان گەیشتنە فڕۆکەخانەی ڕووحا ئەو فڕۆکای تورکیا کە لە هەولێرەوە پێش 45 خولەک زیاتر فڕی ئێستا نیشتووەتەوە لە فڕۆکەخانەی ڕۆحا یان ئۆرفا لە باکووری کوردستان هەر ئێستا فڕۆکەکە نیشتەوە لەوێ پێشمەرگەکان ئیدی ئێستا دابەزن و ئەمە وا دەکات دوو قۆناغی گەشتەکە تەواو ببێت هەر ئێستا پاملێری تۆڕی میدیای ڕوودا و لە ڕووحا ڕایگەیاند ئەو فڕۆکە تورکیایی کە پێشمەرگەکانی لە باشووری کوردستان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گواستەوە لە ڕووحا نیشتەوە لەوێ وەک پێشتر ڕاگەندا هەندێک ئۆتۆمبیلی جەندرمە و پۆلیسی تورکیا چوونەتە ناو فڕۆکەخانە پێشمەرگەکان بەرەو سنووری کۆبانێ دەگواستنەوە بەم پێش قۆناغی یەکەم کە باشووری کوردستان بوو پێشمەرگە ئەوەی تێپەڕاند قۆناغی دووەمیش کە نیشتنەوەیانە لە باکووری کوردستان ئەویش ئەوەندەی نەماوە تەواو بێت قۆناغی سێهەم کە لە هەردوو قۆناغەکە گەرەنگترە کۆبانەیە لەوێ پێشمەرگەیدی بەو ئەرکە نیشتیمانەی خۆیان هەڵدەسن کە شەڕێکی مێژوویە لە دژی چەکدارانی داعش لەو شەڕەدا ئامانج ئەوەیە داعش لە کۆبانێ بە تایبەتی لە بەشی ڕۆژەڵاتی شارەکەەوە کە لە شەشی ئەم مانگەوە دەمیان ژەنیوە تا هەندێک گەڕەکەکانی وەکو کانی عەرەبان پیشەسازی هەروەها ناوچەی ئەمنی کە ئێستا ناوەندی شەڕی هەردوولایە لەوێ هێزی پێشمەرگە لەگەڵ یەکێنەکانی پاراستنی گەل هەروەها یەکێنەکانی پاراستنی ژنان شەڕی داعش دەکەن بە پشتیوانی ئەمریکا و هاوپەیمانان بۆ دەرکردنیان لەوێ. چوونی پێشمەرگا بۆ کۆبانێ کاردانەوەی هاونیشتیمانیانی باشووری کوردستانی بەگشتی لێکەوتەوە بە تایبەتیش لە شاری دهۆکدا بەو پێی کە کاروانەکە لەوێ زۆرچین ڕێگەی بڕی. خەڵکی دهۆک لە ڕێگەی ڕووداوە بەم شێوەیە کە لەم راپۆرتدا دیارە سەرنج و ڕاوبۆچوونی خۆیان گزارشەکەن. ژن و زەڵام ji hemî twêcan li ser cadeyan çavareyî beşdarîkirinê di rojeka dîrokî da ji keyfxweşî û di şadiyan da çavên wî perî rindik bûn û neşiya gotinên xwe timam biket. Pêşmergeh wekî bêjin jiyana miletê Kurd e yanî heko bê pêşmergeh jiyan pirêva naçît û hestê me berhemerî hem de çi dîne yanî pêşmergeh Ama kötü bir şey izledim. Ev gence peşmergeye û çavarê karwanê wan pêşmergeyan diket yên ji başûr diçine Kobanê û xwaziya re ew jî bêbeş nebaye ji vî karwanî. Helbet ez her pêşmerge me jî bixwe û teqrîben 3 rojek 4 rojek mayne diçime sengerê şerî û min hes kir hîvî ormancet me hebûn ku ببم ایک شوان پیشمرگا اوی دچن برف کوبانی و کوبانی جه هر خلکی ما و خاکا ما و کردت منه فرق و جوازینی ناف بین هر 4 پارچه کردستان دا
شرکرنا دجی چکدارن داعش لهر پارچه کردستانه بو کردستانیان یک آرمانجه و بدیدنا آین اسلامی جی چل شنگال بیدیان کوبانه پیشمرگه و شروانه بهتا کشتن هر شهیده پیشمرگه اگر ابروکه بچتا کوبانه آیا فضلوی و کیو پیشمرگه یه برابانی الشنگارت کتن بله تأکید کینه و فضلوی هر نفسی فضلویه چونکی فرقیت ناف بین کوبانی و شنگاری و دهوکی و هفلی را پایتخت دانینه تعدا العرض و نامیس و وطن ما کریه و نربر دینی القلمه کریه و اینما یاد قلمه کری چونکی هم ملتکین ناو کرد سرمه و کرجی نما خدا کرد رب العالمین همی داین کرد شاندنا هیزکا پیشمرگه جبا شور بروش آوا لسر بریارا سروک هرمان کردستانه بویه به رازی بونا پرلمان کردستانه که دهتا پیش بینی گرن سه مهان لکوبانه بمینن ولاتین دهوکه ین هاتین از سرجادهان هلگیرین ایک پیامن او جی کاچه و دلخوشن بو کنترول کرنا زمار و دوروبر نوی جردست چکدارن داعش وسط دلخوشن جی بو چونا پیشمرگه بو کوبانه دا کل جردست چکدارن داعش بپارزن عبایت رشاوای روداو دهوک کامنێری تۆڕی میدیای ڕوودا و لە شاری ڕۆحا لە باکووری کوردستان ڕایگەیاند کەمێک پێشێستا ئەو فڕۆکەی تورکیا کە پێشمەرگەی کوردستانی لە هەولێرەوە گواستەوە لە فڕۆکەخانەکە نیشتەوە ئیدی ئێستا پێشمەرگە لە فڕۆکەدا بەزن بەوەش قۆناغی دووەمی گەشتەکەیان بۆ کۆبانێ دەچێتە یعنی کاژێرەکانی کۆتاییەوە لەوێوە ئاراستەی ڕێگەکەیان بەرەو سنوورە بۆ کۆبانێ پامنێری تۆڕی میدیای ڕوودا و پێشتریش ڕایگەیاند بوو کە چەند ئۆتۆمبیلێکی جەندرمەی تورکیا بەرەو فڕۆکەخانە ڕۆیشتون هاوکات ڕۆژنامەنووسان کە لەوێ چاوەڕێیان دەکرد ڕووماڵی نیشتەوەی فڕۆکەکە و دەرکەوتنی پێشمەرگە لەوێ بکەن دوور خراونەتەوە لە برایم خەلیل دیسان ئەچمەوە لای سلێمان ئالیخان سلێمان تا ئێستا کاروانەکە گەیشتووە یان نا شاو هێشتا نەگەشتیە کەواتە دەبێت لە شوێنێک وەستا بێ ئەگەریش هێندە یانێ قەرەباڵق بێ ڕێگەکە بەڵام چاوەڕێت دەکرا ئەوەندەی پێ بچێت تا بگاتەوێ شاو مەبەری نوکەژی گوت یعنی چاوەڕێنەت هاتەکردم ڕاستی هەندە گیرو ببیتی یعنی پتری دەمژمێرەکەیە ئەف کاروانە گەهشتە ناوباژەری زاخۆ لێ وەکمە گوتی پتری دەمژمێرەکیە ناوباژەریدا هەرچەندە ڕێ تنێ دە خۆلەکن ji زاخۆ بۆ vêrê تنێ دە خۆلەکن لێ حتا نوکە ئەو کاروانە دیار نەبووە قەرەباڵغەک دیارە ئەو یەن نەفەرانە خەلکێک دیارە هێشتا vêrê ڕاستیایە ئەوجی چاوەڕێی وەیەکێتکەن و پێشمەرگە بگەهیتن بۆ هەندێ ji vî دەرگەهی دەربازی باکوور کوردستانی ببیت و شوێرێژی بەرەv ڕۆژئاوا و بتایبەتیژی بەرەv کوبانێ دیارە پێشمەرگەین کو bi فڕۆکەیە چوبنە گەشتنە ڕوحای باشە ئەو زانیارە بەڵێ لە تۆڕی پامنێرانەوە گەیشت بەڵام ئێوە سەرچاوەتان لەگەڵدا نییە تا بزانن ئایا کاروانەکە لەکوایە ویان بۆچی ئەوەندەی پێچوو تا بکاتە برایم خەلیل بەێ خەلکێکی زۆر کەتیەک یعنی ترومبێلن خەلکیین مەدەنی کەتینە ناف ترومبێلن پێشمەرگەی کوردستانیدا ئەو کاروانێ پێشمەرگەیەک و هاتیە زاخۆ بەری زاخۆژی خەلکێک هاتە بوت ناودا پشتی گەشتینە زاخۆژیش بلی خەلکێک و پیاده گلت هیتن اش باجری خلکه دیب اتومبیلین خواجی کتینت نافدا ایجا قربالاغ گل سرجاده چه بویا شاهو برهندجی حتی نوکه نگهشتینه مهای جهه یعنی دره که دانه اگر وقتا که نورمال دا بایا بیس بو خلالی کمتری 9 دقیقه دا الویره بانش بر وقت بیجن گلک نزدیک بوینه اش درگهی لی اجبر کو قربالاغه اجبر کو سیارین مدنی جین خلکی سیویل جیل گل هنه اجبر هندجی او کاروانه وصا گیرو بویا پریوه وقت ما گوتی خلکی بپیا جیل گل هاتی اجبر هندجی بلیش کو خلک سر جاده یانجی ما بونه الهیویا وان اتومبیلا وی کاروانه پێشمەرگەی کودێ چیتە باکوورە کوردستانی و شوێرێژی باشە ئێوە تۆڕی پامنێرانی ڕوودا و کە لە برایم خەلیلن ناکرێ بەشێک یعنی بەشێک لە تیمەکە ئەو ڕێگەیە بگوازێتەوە کە کاروانەکەی ئێستا
پیادا تێپەڕێت ام اگر بچی نویره ام ناگهینوان شاه و دپاشیلویره مینین و آسیبی نشین بینوجی بوهاتنا ویره جی هر بوزانین تیمک ما غریب او دریا زاخو راهاتین ام جی نچار بوین بریا پیشا بیره بهینه ویره یعنی ام نتشیان بچینت نافزا خودش برقرار که زیده هبو ام دامین نلویره پاش ام نتشیان گهینه وی درگهی خالا دیماهی یا کو پیشمرگه تیدا در باز بیتن برف با کور کردستان جویر جی برف روج آوا شاهو از ده ریک دم هندک اجبی خلکی کو الدفمکم بویا بزانین یکل پشت مگو والله آلایکی کردستان مازن بلند کربو از حس کم پیشکی از رب دموی شکی و هاتیه و چت کرد ویره و چه پیام هیا بو افروکه بله بخیر حال نواتین پیشیه و یادویجی عمل ویره بو حالنا پیشمرگی پیشوازی که لیب کم واقعی خلکی زاخون هم و عمل هیوینه مثلا بچم برب کووانه و حالی کاریا براید مرد کرتیت کووانه وکی چاوا مثلا ربیعه که گورستان بو و داعشا وصا کووانه جیب کتا گورستان بو داعشا جوابه بشکند و هیچ رنگی که کس خواهید کردان ندد و اتفاق بن ای گرتن بجید پیشمرگه بجید پیشمرگه چت كيل فيري يعني درنجي شافا فاي ساعة دو نيوي شافية تو چت كيل فيري بتني كوت يا چه والله عمل هيفيو بيشمرگينا ام جيل ام حاش بيشمرگوت كن ام جيل برول فيرنا هكا هاتون دي چه بيجي تو چت داد چه بيجي مدويد از بيجم بيجي بيشمرگه خودت قلبه بن سليمان علي خان قالك سباس لوانه يعني برسكا زياتر پەیوەند بێ بە تەمەنی ئەو مناڵانە گەورەتر بۆیە باشتر لەگەڵ ئەو کەسانە قسە بکەی کە ینی باشتر تێگەن لە ڕەوشەکە شاهو عبده الفيرامين حتى او كاروان بشمرگه دگهی تفيرا دیاره گلک نزیک بویا براستی لی او قربالغه وقت کتن کو گیرو ببنو نهن حتی نو که نهن براستی یعنی سرباری وی قربالغه ما تخمین ند کرد کو هنده گیرو ببیجی یعنی چند گیرو ببیجی یک دم جمیر بس کو جزا خوب که هنه ویره لی پیچه هندک سارد به زاخو پیچه هندک سرما به یعنی دیمنکم بینی آگریان کردوتەوە خەڵک بله هیدی سقای دنیای جی سرمایه گیرید براستی نوکه دنیا سار بویا پیچک بس گرماتیا خلکی وقت کرد کو همیا هند های سرمایه نبیدن نوکه بتر لیویاوی یکی نکو پشمرگی ببینن بو هنده خاطر خواستن لیب کن هیویا خوشیه و سرکفتنی بو بخوازن وکی کو زۆر باشە سلێمان ئالیخان گەلێک سوپاس دەچمە نزیک فرۆکەخانەی ڕۆحا سەنگەر عەبدوڕەحمان نێدراوی تۆڕی میدیای ڕووداو لە باکووری کوردستانەوە لەگەڵمانە سەنگەر سەبارەت بە نیشتنەوەی فرۆکەکە چ زانیاریەکت لایە ئەم کاتت باش شاهۆ ئێمە وەکو خۆ دوتە دێمە ئێستا لە بەردەم فرۆکەخانەی گاپی ڕۆحین کە ئێمە لە خوارەوە بین ئێستا شاهەوە فڕۆکەکەی ئەو فڕۆکەی کە پێشمەرگەی هەڵگرت بوو ئێستا نیشتەوە ئەگەر هاوکارم ئەحمەد پیشانی با لەوێ فڕۆکەکە دوو پاسی گەورەی نەفەر کە ڕەنگە پێشمەرگەکانی پێ بگوازرێتەوە لە نزیک فڕۆکەکە ڕاوەستاون کەمێک لەمە بەر پێشمەرگەکان دابەزین نازانم لێتان دیارەیان ناشاوە چکە ئێمە دوورکەوتینەوە پۆلیسی شارەکە ئێمەی دوورخستەوە ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلی پۆلیس لەم دەوروبەری فڕۆکەخانە بڵاویان پێکراوە بارودۆخ با بڵین ڕێشوونێکی ئەمنی تونند گیراوەتە بەرەگەر هاوکار محمد لە خوارەوە پیشانی با ئێمە ئێستا لەسەر پردێکین کە بڕیارە بەم شەقامەدا ئۆتۆمبیلەکانی پێشمەرگە بڕوە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی پۆلیس لە دەوروبەری فڕۆکەخانە بڵاویان پێکراوە ڕێشوونێکی ئەمنی تونند لە ناوچەکە گیراوەتە بەر ناهێڕێ کەس نزیکەی ئێمە نزیکەی 200 بۆ 300 مەتر لە دەرگای فڕۆکەخانەکەەوە دوورین هەموو دەستگاکانی ڕاگەاندن لێرە ڕێگان پێدراوە ڕوومانی دەستگاکانی ڕاگەاندن بکەن ئێستا ئێمە چاوەڕێن ئۆتۆمبیلەکانی
دەستگاکانی ڕاگەیاندنی تورکیا لەگەڵ ئاژانسە جیهانیەکان هەموو لێرن ڕووماڵی ینی بەم شەوەک ئێستا لێرن بۆ ڕووماڵکردنی هاتنی پێشمەرگە ژمارەیەکی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن و تەلەڤیزیۆنەکانی تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕووماڵی هاتنی پێشمەرگەکەن لەگەڵەوەی ژمارەیەکی زۆر لە ئاژانسە نێودەوڵەتیەکان ئاژانسەکانی جیهان ئەوانیش لێرن بۆ ڕووماڵکردنی هاتنی هێزی پێشمەرگە چونکە ینی هاتنی هێزەکە بۆ خۆدا نەزانن لە تورکیا ئێستا دەنگدانەوەیکی گەورەی هەیە شاهۆم نەمێ ئەوە بڵێم ئێرە ڕۆحە لە فڕۆکەخانەوە بۆ ناو ڕۆحە نزیکەی 30 خولەک دوورە لەوێشەوە بۆ سروج ساروچکەی سروج کە دەکەوێتە سەر سنوور و نزیکی کۆبانێ نزیکەی کە بە کوردەکەی با بڵین پەرسوسی پێڵەن شارۆچکەی پەرسوس نزیکەی 30 خولەکە بێت لە ڕۆحاوە بۆ ئەوێ لەوێشەوە نزیکەی 10 خولێکی دەمێنێ بۆ سەر سنوور و بۆ نزیکی کۆبانی ڕەنگە هەر بەو ڕێدا ینی ئۆتۆمبیلەکان بڕۆن و ژمارەیەکی زۆر کەمێک پێش ئێستا ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلی دیکە چوونە ناو فڕۆکەخانە کە پێ چووی دەستگا ئەمنیەکان و دەستگای با بڵین جەندرمەی تورکی بێ بەڵام چوونە ژوورەوە لێرە نەماون ژمارێکی زۆر پۆلیسیش لێرە بڵاوت ئێمە چاوەڕێ هاتنی ئۆتۆمبیلەکانی هێزی پێشمەرگەکەین کە ئێستا لە نزیک فڕۆکەکە وەستاون و بەنیازن چاوەڕێی سواربوون یان چاوەڕێوەکەن سەرنشینی پێشمەرگەکان بکەن بەڵێ جیا لە کەناڵەکانی میدیا خەڵکی دیکەی باکووری کوردستان هەن لە یعنی بیانەوێ پێشوازیە ببینن قافلەکە بەرەو سەرسنوورە ڕوات لێرە لەم شەقامە سەرەکیە هیچ خەڵکی لێ نییە چکەوەکو وتم ینی ڕێوشێنێکی ئەمنی تون گیراوەتە بەر لەناو ڕۆحاژ ئێمە کە لە ڕێگا هاتین بارودۆخەکە ئاسایی بوو کەس نەبوو چکە لێرە درەنگە بەڵام چاوەڕێکرێت لە پەرسوس کە ژمارەیەکی زۆر لە ئاوەرەکانی کوبانی لێە و شارۆچکەیەکی تەواو کوردستانی و کوردیە چاوەڕێکرێت لەوێ لە چاوەڕوانی هێزی پێشمەرگا بن بەڵام لە ناو پارێزگای ڕۆحا ئێمە کە لە ڕێگەژاتین هیچ کەسێکمان نبینی کە بۆ پێشوازیکردن لە هێزی پێشمەرگە کۆ ببنەوە بەڵام بەدڵنیایەوە ڕەنگە لە پەرسوز و لە علیگۆر کە دوو شارۆچکەن لەسەر ڕێی هێزی پێشمەر لەسەر ڕێی ڕۆحا لەوێ چاوەڕێی هێزی پێشمەرگە بکەن لەوێ چەند کەمپێکی ئاوەرەکانی کۆبانیش هەن کە ئاوەرەکانی کۆبانی تێدا نیشتەجێن و ژمارەیەکی زۆر لە گوندەکانی دەوروبەری ئەوێش کە نزیکن لێەوە ڕەنگە لەوێ چاوەڕوانی بکەن نازانرێ ئێمە چکە لەوێ نەبووینێ ینی ئەم شەو نازانرێ کاتەکە درەنگە ئایا بەم شەوە لە پێشوازیانە دەبن یاننا بۆ هێندەی ئێوە زانیاریتان هەیە هەر ئەم شەو دەچنە سەر سنوور یان لە ڕەحا پشوێگە دەن و بەیانیەچن ئێمە هەوڵماندا زانیاری لەسەرەوە وەربگرین پەیوەندیمان بە بەرپرسانی یەپەگەوە کراوەتیان ئێمەش نازانین چونکە ئەوە کاروبارەکەی لەلایەن دەوڵەتی تورکیاوە ڕێکخراوەکایە ئەم شەو دەبرێنە سەر سنووریانە بەڵام تا ئێستا بۆ خۆتان نەزانن چەک و پێداویستیەکان و ئۆتۆمبیلەکانی ئەم هێزی پێشمەرگە کە ئێستا هاتوون هێشتا لە ینی دوورن لێرەوە چاوەڕێکرێ بۆ سێ چوار ئەگەر ئێستا لە سلۆپی و ئەوانش دەربچن بە سێ چوار کاژێری ترەگەنە ئێرە بۆیە نازانرێ ئێستا ئەم هێزێ پێشمەرگە دەبەنە سەر سنووریان لە ناو ڕۆحا پشوویەگەدەن و بەیانی زوو کە هێزەکەی دیگەشت گەست و ئۆتۆمبیل و پێداویستە سەربازەکان گەشت هەمویان پێکەوە دەڕۆنیاننا ئێمە زۆر هەوڵماندا لەسەرەوە زانیاری وەربگرین بەڵام هەم بەرپرسانی پێدە و یەپەگەشت زانیاریان نەبوو هەم بۆ خۆشتەزانی لێرەیانی بەرپرسانی تورکی بە هیچ شێوەیەک زانیاری بە دەستگاکانی ڕاگەاندن نادن ئەمشەو چی لەو هێزە دەکەن یان دایان بەنە نزیک کۆبانی سەر سنوور یا لە ڕۆحادایان هێڵنەوە بەڵام ینی لە هەموو حاڵەتێکە ئەم هێزە و هێزەکەی دیکەش کە بە ڕێگاوە دێن دەبەیەک بگرنەوە و پێداویستی و چەک و ئۆتۆمبیلەکانیان پێبێت اینجا ڕەنگە بۆ سەر سنوور بەڕێ بخرێن باش ئێوە هەفتەیەکە بۆ ڕووماڵی شەڕ لە کۆبانێ لەوێن لە ڕووی سەربازیەوە هێندەی لە سەرچاوەکانەوە زانیوتانە داخۆ ئەم گەیشتنی ئەم هێزە بۆ کۆبانێ دەتوانێت بەلانسەکە ئەوەندەی خەڵک ئینتیزارەکە لە ڕووی سەربازی و هێزەوە بیگۆڕێت
بە دڵنیایەوە شاوە ینی هیچ جارە پێش هەموو شتێ لە ڕووی بەرزکردنەوەی ورەی شەڕوانانی یەپەگە و بەرزکردنەوەی ورەی خەڵکی ناو کۆبانێ ئەمە لە ڕووی بەرزکردنەوەی معنەویاتی ئەوانەوە کاریگەری کێجگار گەورەیە بێ ئەمە لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ ژمارەیەک بەرپرسی یەپەگە و پێدەش قسەمان کردو ئەوان بە تاسەیەکی زۆرەوە چاڕوانی هاتنی هێزی پێشمەرگاکەن بۆیە بە دڵنیایەوە باڵانسی هێز ڕەنگە بگۆڕێت چکە هەم چەکی قورسیان پێ هەم هێزەکە هێزێکی وەکو بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە ڕایانگەیان و هێزێکی شەڕکردن شاو منەمێ ئاماژە بۆ بم ئۆتۆمبیلەکان کە لە نزیک فڕۆکەکە بوون ئێستا بەڕێکەوتن بۆ ئێرە ئەگەر لە هاوکارە محمەد پیشانی با ئۆتۆمبیلەکان وا بەڕێکەوتن لەم شەقامەوە دێن ئێوە لەگەڵم بن بۆی ئەمە ڕاستەوخۆ بتوانین هاتنی ئۆتۆمبیلەکانی هێزی پێشمەرگە بگوازینەوە ئەو ئۆتۆمبیلانەوە قافڵەی با بڵێن ئۆتۆمبیلەکانی ئەو هێزەی پێشمەرگەیە کە گەیشتنە فڕۆکەخانەی گابی لە ڕۆحە ئۆتۆمبیلەکان هاتن شاهۆ دوو ئۆتۆمبیلی ئا بڵێن دوو پاسی گەورەی نەفەر هەڵگر پێشمەرگەکانی ڕەنگە تێدا بێ و ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلی پۆلیس و دەستگا ئەمنیەکانیش پێش و دوای دوو ئۆتۆمبیلەکان گرتووە ئەو ئۆتۆمبیلانە شاهۆ ئۆتۆمبیلەکانن کە هێزی پێشمەرگی تێدایە وا دێنە سەر شەقامی سەرەکی بەرە و ناوەندی شاری ڕۆحە ڕەنگە بەڕێ بکەون ئۆتۆمبیلەکان نزیکە بنەوە شاهۆ نازانم بەهۆی ئەوەی شەو کەمێک دوورە ئۆتۆمبیلەکانتان بەڵێ ڕۆژ ئەندازەیەکی باش دیارە بڵێ بەڵێ لەوانەیە نزیکریژە بنەوە بە زیاتر بەڕوونتر دەتوانین ئۆتۆمبیلەکان ببینین ئێستا ئۆتۆمبیلەکان نزیک ببنەوە شاهۆ توانین بەڕوونتر بیان بینین ئەوانەی دیکە ئەوە سەرەتای قافڵەی ئۆتۆمبیلەکە گەیشتە سەر شەقامی سەرەکی فڕۆکەخانە شاهۆ لە ڕێوڕەسمێکی سەرمیایان گوازنەوە کامێراکە دەبێت بەرزتر بێتەوە هەتا قافڵەکە دیار شاهۆ ئۆتۆمبیلەکان ئەوە ئۆتۆمبیلی ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی و جەندرمێژ لە پێشیانە ئەو دوو پاسە شاهۆ ئەو دوو پاسەیە کە دوو پاسی گەورەی نەفرەڵگر کە چەند پاسێکی دیکێشی لەگەڵدایە هێزەکانی پێشمەرگەی لەگەی خۆڵگرتووەوە ئەوە ژەبین و با بڵێن ئۆتۆمبیلی سەربازی جەندرمەی تورکیشان لەگەڵە هەر پاسێک و سارەیەکی با بڵێن ئۆتۆمبیلێکی سەربازی لە پێش و ئۆتۆمبیلێکی سەربازی لە دوایەوە ڕوات و ژمارەیەکی زۆر لە پۆلیسی تورکی تورک ئەم دەوروبەریان گرتووە دەوروبەری فڕۆکەخانە بە هیچ شێوەیەک نزیک بوونەوە لە فڕۆکەخانە ڕێگە نادرێ شاهۆ ئێمە هەوڵەدەین لەگەڵ ئۆتۆمبیلەکان بڕۆین بۆیە ئەگەر ڕێگەمان بدەن ئێمە پەخشی ڕاستەخۆکە بۆ چەند خولەکێک ڕاگرین بۆ فریان باش دواتر لەگەڵتان دەچمەوە برایم خەلیل بزانین کاروانەکە لەوێ گەیشتوەتە کوێ پەیامنێرانی ڕوودا و ستێمان ئالی خان ئەم جارە بێ خەبەرێکە پێ بێ بزانم کاروانەکە چی لێ هاتووە سلێمان ئەوانە وێنەی زیندون برایم خەلیل دیارە پێناچێ کاروانەکە هێشتا گەیشت بێتە ئەوێ بەڵام لە ئاڕوحا دیارە فڕۆکەکە نیشتەوە و پێشمەرگەکان کە گەیشت بوونە ئەوێ بەو فڕۆکەی تورکیا بە ڕێوڕەسمێک لە بەردەمیانەوە ئۆتۆمبیلەکانی پۆلیسی تورکیا بەردەمیان گرتن تا ئەو شوێنە ڕێەکەن کە بە گوتەی پامنێری تۆڕی میدیای ڕوودا و
هەموو گەشتەکە لە ڕەحاوە لە فڕۆکەخانەکەەوە هەتا دەگەنە سەر سنوور و ئاودیوی ناو کۆبانێ بن هەفتا خولەک دەخانێ واتە کاژێرێک و دەخولک ئیدی لەوێ ئەگەر لە سەر سنوور لەوێ هەندێک هێواشی تێنەکەوێ بەو پێ خەڵک لەوێ بە تایبەتی ئاوارەکانی کۆبانێ زیاتر لە 200,000 ئاوارە بوون 180,000یان لەو شوێنانن کە لەوێ دەچنە کۆبانێ. وەک پێشتر ڕامگەیاند هێزی پێشمەرگە بەرەو کۆبانێ بەڕێکەوتن بۆی هاوکاری شەروانان بکەن لە شەڕی دژی داعش لە ڕۆژاوای کوردستان. چوونی هێز و ناردنی کۆمەکی سەربازی لە بەشێکی کوردستان بۆ بەشێکی دیکە مێژوویەکی دێرینی هەیە بەو پێوی لە ماوەی سەدە و نیوی ڕابردوودا چەندین جارە و کارە ڕوویداوە. لە نێویشاندا هاوکاریکردنی شۆڕشی شێخ عوبەیدوڵای نەهەری لە ساڵانی دوای 1970 لە باکووری کوردستان و پاڵپشتی و ڕەوانەکردنی هێز و بەشداری سەربازی لەلایەن هەمزە ئاغای مەنگۆڕ و خەڵکی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان. با درێژایی مێژوو لە کاتی یەکەم کۆماری کوردستانیش لە مەهاباد. هێستا باشووری کوردستانەوە بۆ پاڵپشتی کۆمارەکە چوەتە مەهاباد. هاوکاری سەربازی باشوور بۆ پارچەکانی دیکە پشکی شێری هەبووە. زۆر جار هێزە کوردەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوکاری سەربازیان لە باشوورەوە بۆ چووە. ئێستاش دوای چەندین ساڵ جارێکی دیکە هێز دەچێتە دەرەوەی باشووری کوردستان. بەڵام ئەم جارەیان بۆ ڕۆژاوای کوردستان و شاری کۆبانێ. ناردنی هێز و کۆمەکی سەربازی لە نێو پارچەکانی کوردستاندا مێژوویکی دێرینی هەیە. هەرچەندە تۆکمەی و توانای سەربازی ئەو سەردەمانە بەوەی ئێستا بەراورد ناکرێت، بەڵام ڕۆژمێری کورد هاوکاریکردنی شۆڕشی شێخ عوبەیدوڵای نەهەری لە ساڵانی دوای 1970 لە باکووری کوردستان و پاڵپشتی و ڕەوانەکردنی هێز و بەشداری سەربازی لەلایەن هەمزە ئاغای مەنگوڕ و خەڵکی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان بە یەکێک لە گەشترین ڕۆژەکانی هاوخەباتی و بەشداری پێکەوەی کورد ئەرشیف کردووە. فەرماندەی گشتی هێزەکە بوو هەمزاغا لە شەڕی سمایلی ئاغای سمکۆ هەردوو لا هاوکاری یەکتریان کرد و هەردوو لا لەشکریان بۆ یەکتر نرد. سەیتەهای شەمزینان تەنانەت هات بۆ ناو کوردستانی عێراق و ئەوون دیانەی کە پێی دەڵێن دەی مهاجران. ساڵی 1946 لە ساتەوەختی دروستبوونی یەکەمین کۆماری کوردی و ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە مەیدانی چوارشرا لەلایەن پێشەوا قازی مەحەمەد مەلا مستەفای بەرزانی بە لەشکرێکی ڕەهێنراوی سەربازی کوردەوە لە باشوورەوە بۆ هاوکاری و بەشداریکردن لەگەڵ پێشەوا دەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان و سەرپەرشتی زۆربەی جوڵانەوە سەربازیەکانی خەباتی ئەو پارچەی کوردستان دەکات. زمانی ڕەحمەتی قازی مەحەمە و ڕەحمەدی مەلا مستەفا ئەمانە لەو سەردەمە ڕوحێتی برایەتی و تەبایی لە بینی پارچەکانی کوردستان هەر هەبووە. مەسەلەن بۆ نمونە لە سلێمانیەوە کۆمەڵی خەڵکی نووسەر و شاعیر و با بڵێن ئەو زمانی کە پێیانەوت کاژی کوانە ئەو زمانە ڕۆیشتون بۆ یارمەتیدانی قازی محەممەد لەم لاوە مەسەبا بە هێزێکی گەورۆ بە ڕەحمەت دەچوەتە سەرشیوی سەقز و لە منتقی ئێران شەڕی کرد لە زمانی شاه. و بیرم دێت چۆن هەم بارزانیەکان و هەم بە تایبەت ئەو زابتانەیە ئەو ئەفسەرانەی کە لەگەڵیان هاتن فەرماندەیی جەبهەی شەڕیان بەعۆ دەگرت لە ئێران هەر لە بینی بۆکان و سەقز لە کەلی سەراوە هەتا دەگاتە مەهاباد و تا دەگاتە پردی سەرچۆمی مەمێنت فەرماندەیی بەوام بوو. باشووری کوردستان زۆر جاری دیکەش دەست پێشخەر بووە لە هەماهەنگیکردنی پارچەکانی کوردستان. سەرەتای ساڵانی 1970 کاتێک کۆماری ئێران هێرشی سەربازی دەکاتە سەر شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ بە یاوەری شاندێک دەچێتە باشوور و داوا لە مامجەلال دەکات هێزی سەربازی بۆ بنێرێت. چەند ڕۆژ دواتر مامجەلال و نۆشیروان مستەفای جێگری بڕیاری ناردنی هێزی یەکێتی دەردەکەن و بۆ پەسەندکردنیش دەیدەنە مەکتەبی سیاسی و هەمان هەفتە 14 تیپی پێشمەرگەکانی یەکێتی بە سەرۆکایەتی خودی تاڵەبانی لەژێر ناوی هەڵمەتی پشتیوان دەچنە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لا ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ سوپای ئێران چەندین شەهید دەبەخشن
کە گۆڕی هەندێکیان هێشتا لە گۆڕستانەکانی ئەو پارچەیەدایە. ئەو زمانێم هەموو یەکێتی بووین لە هەموو تیپەکانەوە هەرێکە 50 کەس 60 کەس ئیتر بەپێی حەجمی تیپەکە گەور و بچووکی تیپەکە خەڵکمان نات بۆ منطقەی سەرشیوی سەقز و بۆ منطقەی میاندوا و بۆ منطقەی سەردەشت و بۆکان و مەهابات و ئەنی ئەو منطقە کوردستانەکان لەم لای سنە و لەوانەوە هێزی پشتی ناوی هێزی پشتیوان بۆ زەمانە ڕێگوڕیشەی زۆر قوڵ چۆتە ناو خەڵکەوە زۆر کەس لە ئێران ئەگەر منداڵی دەبێ منداڵی خۆی ناودەنێ پشتیوان. سەرەتای مانگی هەشتی ئەمساڵیش کاتێک هێزەکانی داعش پەلاماری شنگال و مەخمور و گوێڕیاندا و لەو لاشەوە هێرشیان بردە سەر جەلولا و سەعدیە هاوشانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەندێک لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و گەریلاکانی پەکەکە و پەیەدا دژی داعش سەنگەریان گرت و شەهیدیشاندا. ئەم هاوکاریە بەڕاستی خاڵێکی گرنگە و چرخانێکی گەورەیە لە مێژووی کووردا لە مێژووی نەتەوەی کووردا و قەنەعەت من پێم وایە ئەم خاڵێکی وەرچرخانێکی گەورە دەبێت لە مێژووی ئایندەی کوردستان و هەستی نەتەوایەتی و ئینتیمای نیشتیمانی لای تاکی کورد دروست دەکات کە ئەمە هەم واجبێکی ئەخلاقیە ویژدانیە نەتەوایەتیە. ئەو هێزە نوێی کە بە چەک و پێداویستی سەربازیەوە لەلایەن وەزارەتی پێشمەرگەی کوردستانەوە لەسەر داوای سەرۆکی هەرێم بە ڕەزامەندی پەرلەمانی کوردستان بۆ هاوکاریکردنی شەڕوانانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە بڕیاری بەشداری شەڕیان داوە لە شاری کۆبانێ ئەوە نوێترین هەڵوێست و پاڵپشتی کووردە بۆ کورد. هیوادارم وەکوەلان لە خۆتم بیست کە زەماریش ئازاد کراوە هیوادارم هەر ئاوا لە بەرنمەیەکی دیکەدا ببیستم کە کۆبانیش ئازاد کراوە و هێزی داعش لە دەوری کۆبانی دەرکراوە بڵاوی کردووە. بڕێ هەر ماڵێکە پرسی باسی کوبانیە لە هەر ماڵێکە پرسی باسی جەلەولا و مەلابڵا و ڕەشاد و کۆکوێیە لە هەر ماڵێکە پرسی باسی شنگار و زەمار و ئەنیانی هەرچەند شەڕ و ماساتی لە دوای لە شەڕ بەڵام زیاتر ڕوحە کوردایەتی و نەتەوەیەکەمان زنوو بۆتەوە بۆ یارمەتیدان یەکترە. بەشداری هێزەکانی باشووری کوردستان بۆ پاڵپشتی لە کۆبانێ چەند ئاماژەیەکی دڵخۆشکەر دەگەێنێت لەلایەک بەرزکردنەوەی ورە و توانای شەڕوانان و لەلایەکی دیکە ناردنی ئەو پەیامە گرنگە بە دنیای دەرەوە کە کورد لە هەر کوێ بێت سەرباری ڕخنە و گلەیان لە یەکتر بەڵام لە ساتەوە دژوارەکاندا کۆک و تەبان. هەموو کاتێک دەوڵەتانی بە تایبەت وڵاتە پێشکەوتەکان ئەو خاڵی کە بە خاڵێکی نێگەتیفیان لە قەڵەمداوە بۆ شۆڕشی کورد بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد ئەو بووە کە هێزەکان یەک نەبوون یەکدەنگ نەبوون بەڵام سوپاس بخوا ئەمڕۆ پێم وایە هەموو تاچێکی کورد لە منداڵێکەوە تا گەورەیەک لە کەسێکی سادە تا کەسێکی سیاسی سەرکردە گەشتونەتە ئەو قەناعەتەی کە هاوکاریکردنی هەر پارچەیەکە لە پارچەکانی کوردستان واجبێکی نیشتیمانی و کارێکی ئەخلاقی و وجدانیە. ڕەوانەکردنی هێز لە باشوورەوە بۆ ڕۆژئاوا هەرچەندە دوای مانگونیوێک لە شەڕ و ئاڵۆزی لە کۆبانێ دێت بەڵام دژواری شوێنی جگرافی کۆبانێ و ڕێگری سنوورەکان لەمپەری سەرەکی بوون هاوکات بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر هەمان هێزی شەڕکەری دژ بە کورد لەگەڵ پێشمەرگەی باشووریش چەند مانگێکە سەنگەری گرتووە. ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان لە باشوورەوە بۆ کۆبانێ پیشاندانی سێ پەیامی گرنگە دروستبوونی سەردەمێکی نوێی یەکڕیزی و بەرەگاربوونەوەی دوژمنێکی هاوبەش بەڵام ئەوەی لەوانی دیکە گرنگترە ئەوەیە کە یەکەمین جارە کورد هێز بەسەر سنوورێکا دەنێرێت کە ساڵانێکە سیاست لێی حرام کردووە. ئەرکان عەلی ڕووداو سلێمانی. ئەو کاروانەی هێزی پێشمەرگەی کوردستان کە پێشتاوێ گەیشتنە ڕەحا ئێستا لە کاروانێکی فەرمیدا بە پێشڕەوی هەندێک لە ئۆتۆمبیلەکانی پۆلیس و جەندرمەی تورکیا بەرەو شارۆچکەی پەرسوو سەرسنووری و کۆبانێ بەڕێکەوێت سەنگەر عەبدوڕەحمان لەگەڵ کاروانەکەدا و تۆڕی میدیاکانی دنیادا ئەویش لەگەڵ ئەواندایە ئێستا بە تەلەفۆن سەنگەر وەردەگرم بزانم کاروانەکە بەرەو کوێ ڕوات و ئەو چی تازە لەو بارەیە وازانێت. ئەم کاتێت باشە شاوەد ئێستا کاروانەکە بەرەو ناوەندی پارێزگای ڕۆحا بەڕێوەیە
بەڵام پۆلیس و جەندرمە لە سەر شەقامی سەرەکی ڕۆحە ڕاوەساون ڕێگەیان ڕێگە لە چوونی ڕۆژنامەنووسان و تیمەکانی ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن ئەگرن ئێمە ئێستا لە وەستاوین چونکە پۆلیس نایڵە بڕۆین بەڵام قافڵەی ئۆتۆمبیلەکانی پێشمەرگە بەرەو ناوەندی شاری ڕۆحا بەڕێکەوتن کە نزیکەی 20 خولەک لە فڕۆکەخانەی داپی با بڵێن ڕۆحاوە دوورە و ئێمە ئێستا چاوەڕێەوە تێمزانین پۆلیسکەی ڕێگاکە بەرەدا ئێمە کەمێک ڕۆشتین لەگەڵیان بەڵام دوای ڕۆشتنی ئەوان ژمارەی ئۆتۆمبیلی پۆلیس لەسەر شەقامەکە ڕاوەستان و ڕێگەیان لە ڕۆشتنی ڕۆژنامەنووسان و ئۆتۆمبیلەکانی دیکەشگر ئێستا دەستگاکانی ڕاگەیاندن ژمارەیەکی ێجگار زۆرن چاوەڕێەوە کەن پۆلیس کە ژمارەیەکی زۆری پۆلیس ئێستا بڵاو بوونەتەوە و شتە شەقامەکەیان گرتووە و ڕێگە لە چوونی ڕۆژنامەنووسانەگرن چاوەڕێەوە کەن فەرمانیان بۆ بێت و ڕێگەکە بەردەم بۆەوەی ئۆتۆمبیلەکانی دەستگاکانی ڕاگەیان لەگەڵ قافڵەکە بڕۆن بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە کە ئێستا لەگەڵ هەندێک سەرچاوی خۆمان قسەمان کرد هەتا قافڵەی ئۆتۆمبیلەکان نەگەنە ناوەندی ڕۆحا با بڵێن نەگەنە دەواازەی شاری ڕۆحا ڕێگە بە دەستگاکانی ڕاگەیاندن و میدیا نادرێت بڕۆن بۆ ئێمە چاوەڕێەوەکەین کە ڕێگە بگرێتەوە بزانین ئەو هێزە پێشمەرگە ئەم شەو دەچنە پەرسووس ئاوا بڵین سروود شارۆچکەی سروود کە دەکەوێتە سەر سنوور لە باکووری کوردستان یان نا ئێمە چاوەڕێەوەکەین کاروانەکە هێندە ئێوە دەبینن چەند ئۆتۆمبیلە بن بە هەمویان وەک لە وێنەی ڕاستەخۆی ڕووداویشا بینیتان ژمارەیەک پاسی گەورن کە پاسی نەفەرخەوەگرن ئەوانە هێزەکانی پێشمەرگەی تێدایە جگە لەوە ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی جەندرمەی تورکی لەگەڵ کاروانی ئۆتۆمبیلەکان منجگە لەوەی ژمارەیەکی دیکەی ئۆتۆمبیلی پۆلیسی تورکیا ئەوانیش هاوشانی ئۆتۆمبیلەکانی قافڵەی ئۆتۆمبیلەکان دەڕۆشتن ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازی لە پێشەوەی قافڵەکە ژمارەیەک ئۆتۆمبیلی سەربازیش لە دواوە ئۆتۆمبیلی باڵێن پاسی ئەو پاسانێک کە هێزەکانی پێشمەرگەوە گرتە لە ناوەندی قافڵەکەن زۆر باشە سەنگەر عەبدوڕەحمان لەگەڵمان بمێنن لە کاژێری داهاتووی دڵبەخوێن دارا لەگەڵتانە بێت بۆ ئەوەی وردەکاری بزانرێت کاروانەکە بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا بگاتە ئەوەی زەمینیەکە بگاتە برایم خەلیل هەروەها سەبارەت بەو کاروانش کە لە ڕەحا بە فڕۆکە ئێستاوا بەڕێوەن بەرەو پەرسووس من تایارە لەگەڵتان بووم گەلێک سوپاس کە ئێوەش بینەری ڕووداو بوو.